ستۆدیۆی دەنجی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر کتێبی گۆڕدەخمەکانی میدیا و زەردەشتیان و ڕێوڕسمی مردوسپاردن بە شاخ، نووسینی عەبدولخالق سەرسام، پێشکەشکردن زاردەشت عەبدولخالق سەرسام، بڵاوکراوەی ئاراز ژمارە 924، هەڵەگری بۆکان نووری و فەرهاد ئەکبەری، دەرهێنانی هونەری ناوە ئاراز ئەکرەم، بەرگ مریەم متەقیان، چاپی یەکەم هەولێر 2009 لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەی گشتیەکان لە هەولێر ژمارە 2553 ساڵی 2009 دراوەتێ. خوێندنەوەی سیا کارە دەنجیەکان ڕۆژگار شادی، بەروار 17 سێی 2013. گۆڕدەخمەکانی میدیا و زەردەشتیان و مەراسیمی مردوسپاردن بە شاخ لێکۆڵینەوەیەکە بۆ یەکەم جار بەراوردکاری وێنەدار لەسەر دەخمەی قسنقەپانی دووکان و دەخمەی زریمۆک کەڤری مەیتانی بلێ لە بارزان دەکات لەگەڵ هەموو دەخمەکانی تری دۆڵی زەردک لە چیای مەقلوب و دەخمەی ڕۆژئاوای نێوچیاکانی ورمێ و دەخمەکانی مەهابات و کرمەشان و دەرەلیر، سیراف و شیراز و ئوستانی کوردستان و ئەسیل دەکات. دۆزینەوە و نهێنی تری ئاین و شوێنەواری زەردەشتیان و میدیەکان لە کوردستان بەدیار دەخات. دەستپێک ئێمەی مرۆڤی ئەم سەردەما کاتێ هەر لەم سەردەمەدا بۆمان ئەشکرا بوو کە مرۆڤی نیاندرتاڵ 6 تا 75 هزار ساڵ بەر لە ئێستا لە ئاشکەوتی شانەدەر ژیاوە، هەستی بە مردن و ژیان کردووە. لەو سەردەمەدا بووە کە خانووی نەبووە، لەگەڵ ئاژەڵ و جاندارانی کێوی پێکەوە ژیاوە و ڕاوشکاری کردووە، بەری داری لێ کردوتەوە، کەواتە لەسەر میوەجات و ڕاوژیاوە و تەنانەت نەیزانیوە گەنم بچێنێ یان سوودی لێ وەربگرێ. بەڵام دوای لێکۆڵینەوەکە کاتێ زانیمان ئەم مرۆڤە جۆرێک لە مەراسیمی مردن و ناشتنی لەلا هەبووە کە گوڵی بەسەر تەرمی مردوەکاندا کردووە یان گوڵی لەسەر تەرمی مردووان داناوە وەک ڕێزلێنان و خۆشەویستی و یادکردنەوە و بیرەوەری بەڕێکردن و ماڵ ئاوایی، ئەویش بەهۆی دۆزینەوەی ئەو جۆرە توێکڵە جۆر بە جۆرانەی لە شوێنەکەی تەرمەکەدا لە دەوری ئێسک و پرووسکەکەدا هەبوو. ئەمە وەک سەرەتایەک لە جۆری ژیانی باپیران و پاشماوەی هێزر و بیرکردنەوەی ئەو کاتی بەرامبەر بە مردووی ئەندامانی ئەو گروپە پێکەوە دەژیان. ئەمەش دەبێتە سەرەتایەکی ئارکۆلۆژی و میتۆلۆژی. وەک سەرەتایەکی میتۆلۆژیانەش ئێمە هەمومان شارەزای ئەفسانە و چیرۆکی هابیل و قابیل و کوشتنی یەکێکیان بەدەستی ئەوی تریان و نەزانینی لە مەراسیم و چۆنیەتی ڕزگاربوون لە تەرمی براکەی تا قەلێک دەکوژێ لە پێش چاوی خاک هەڵدەکۆڵێ و قەڵە مردووەکە دەخاتە ژێرگڵ. ئەویش براکەی بەم جۆرە دەشارێتەوە. ئێمە لە ئینجیلدا کاتی چیرۆکی لە خازدانی حەزرەتی مەسیح دەخوێنینەوە چۆن دوای لە خازدانی تەرمەکەی دەبەنە کوناشکەوتێک. بۆ بەیانی وەک نەریتێک مریەم ئەلمەجدەلیە لەگەڵ دەستە خوشکێکی جۆرە ڕۆنێک لەگەڵ خۆیان دەبەن بۆ چەورکردنی تەرمەکەی حەزرەتی مەسیح. بەڕێزان، مریەم ئافرەتێکی لە کۆمەڵدا بڕاو بوو، پەیوەندی لەگەڵ مریەمی دایکی مەسیحەوە نییە. کە دەستنە لای کونە ئەشکەوتەکە دەبینن تەرمی مەسیح نەماوە. گەنجێک لە شوێنی دانیشتوەلەی دەپرسن کە مەسیح چی لێ هات. لە وڵامدا گەنجەکە دەڵێ مەسیح هەستا و چاک بۆ و ڕۆیشت ئێرەی بەجێ هێشت و هەتا دوای. ئەوەی لێرەدا بۆمان ئاشکرا دەبێت لەو سەردەمەدا تەرمی مردویان لە نێو کەلەنە شاخ یان کونە ئەشکەوت داناوە. دیارە لە نێو خاک نەیان شاردوتەوە. بە چاوی خۆم دیومە لە پێش ئەممان ئوردوندا خۆ هەر لەو سەردەمانەش بوو یان پێشتر فیرعونیەکان چیایان لەبەر دروست دەکرد. لە شێوەی هەڕەم کە چاکترین شێوەی پتەوی ئەندازیاریە بۆ نەڕوخانی ئەو هەیکەلە لە بەردینەکان کە هەتا دێت سەرەوەی بچووک و بێ قورسایی دەبێتەوە خوارەوەشی بناغەیەکی پان و بەرین و بەردی خۆشکرا و گەورە تا لە یەکتر نەترازێن بەهۆی قورسی و گەورەی بەردەکان، چونکە لەو سەردەمەدا چیمەنتۆ نەبوو. هەر دەبوایە بەم جۆرە تەمەنی بیناکانیان دیوارەکان درێژ و پتە بکەن، وەک چۆن دەخمەیەک لە قەدی شاخێک چیایەکی وەک هەڕەم دروست دەکرا. ئەم جارەیان چونکە لە بیابان بوو چیا نەبوو. دەخمە مەبەستم شوێنی تەرمی فیرعون دروست دەکرا کە هەردوو کارەکەیان کردار وەکو یەکە. چیایەک بۆ شوێنی دەخمە دروست بکرێ کە مەبەستم شوێنی فیرعونی مردووەیان دەخمەیەک لە شاخ وەکو شوێنێک بۆ ناوداران و پیاوانی ئاینی زەردەشتی و دەسەڵاتداران دروست بکرێ لە کاتی مردنیاندا، کەواتە هونەرەکە و نەریتەکە لێرەوە بەرە و میسر پەڕیوەتەوە. وەک ئەلیف واو دەلام باز لەوە دەکا کەوا شارستانیەتی فیرعونیەکان سەرتاپای شارستانیەتی سۆمەریە ئاریاکانە. کتێبەکەش بە ناوی ئەلحەضارە الفیرعونیە سۆمەریە و ئەگەر باش ورد بینەوە هەردووکیان هەمان شێوە دەگرێتە خۆی. بەڵام چیا هەبووە؟ دەخمە ئاسانە نەک چیا بۆ دەخمە.
کەواتە هەردوو نەریتی دەم لێواری بەحری سپی فەڵەستین و مسر تەرم دانانە لە کوونە شاخ و شاخ دروستکردن بۆ دانانی تەرم لە ناویدا. بامان شێوە نزیکە لەیەک بۆ بەڵکو کتومت لە نەریتی زاگرۆسیەکان وەریان گرتووە سەرڕای ئەوەی کە تابوتی لە شاخیشیان دروست کردووە وەک چۆن تابوتی کۆڕشی گەورە لەسەر خاک لە شاخ دروست کراوە ئەم نەریتە بەو نەریتە ساکارە ناچێکەوە لە بیاباندا تەرمیان لەژێر گڵدادنە سەرڕای ئەوەی کە فرعونیەکان لە بیابان دەژیان بەڵام ئەوەش ناگەیەنێ کە ئەم ڕەفتارە لەگەڵ هەموو کەسێکدا بکرێ وەک چۆن لەگەڵ تەرمی فرعونیدا ڕەفتار کراوە چونکە تەنانەت کە لە دووتوێی ئەم کتێبەدا باسی لێوە دەکەین دەخمەی زۆرینەی خەڵک جیابووە لە دەخمەی ناوداران کە دیارە دواتر وەک باس کراوە لە سەردەمی ساسانیان هەموو کەس وەکو یەک پاشا و گەدا لە هەمان دەخمە گشتیەکان دانراون کەواتە خاکەڵکۆڵین کە ماندووبوونێکی زۆری دەوێت کەواتە کاتێ شاخ لە لای زەردەشتیاندا وەکو خاک ڕەفتاری لەگەڵ نەکراوە بەڵکو سەردەمێک شاخ پیرۆز نەبوو وەکو خاکە جیا و گوڵ و دار و درەخت گەرم و دانەوێڵە بەرهەمدێنێ نەک وەک شاخ کە ڕۆکی لێشین نابێ بە واتایەکی تر ژیان و بەرهەم ناهێنێ یان کەرستەکانی ژیان بەڵکو وەک ئێسک بووە هەر بۆیەش لەناو ئاینی زەردەشتیدا خاک پیرۆز بووە وەکو ئاگر وەکو ئاو وەکو هەوا هەر لەبەر ئەوەش تەرم سەرچاوەی نەخۆشی و نەجاسەت و ئەهریمەن بووە نەیان هێشتووە ئاگر پیس بکە بۆیە تەرمیان بە ئاگر نەسووتاندووە کەواتە زەردەشتێت سەرەتای پیرۆزی ئاو و ئاگر و خاک و هەوا بووە لەناو ئاینە هەرە دەستپێشخەرەکانی جیهانە و کۆنترینیانە وەک هەندێک نەریتی تری وەک ئەوەی ئێستاش لە هیندستان باوە زەردەشتیان تەرمی مردویان فڕێنەداوەتە ناو ئاو جا چ ڕووبار بوو بێ یان دەریا بە بەڵگەی ئەوەی جۆگەیان لە نێوان تەرمەکان کردووە لە دەوری دەخمەکە بۆ ئەوەی ئاوەڕۆکی تەرمەکە بە خیزا و خوێن و پیساییەوە نەچێتە دەرەوە و ئاو پیس بکە یان خاک یان ئاگر هەندێک لە هەندیەکان کە بە ئاگر تەرمەکانیان کە دەسووتێنن خۆڵە مێشەکەیان بەسەر خاکدا پەر دەکەن هەندێک لە هۆزانەی لە خواری و ڕۆژهەڵاتی ئاسیادا دەژیان هەتا ئێستاش کە لەسەر و ئێسکی باوکو و باپیرانیان لە ماڵ لەسەر یەک دادەنا پیشانی میوانیان دەدا کە ئەوە باوکیانە و ئەوە باپیریانە و هەتا دوایی زۆربەی ئەو نەریتانە لە ڕۆژهەڵاتەوە بەرەو ڕۆژئاوا دەهات بە تایبەتی لە هیندستانەوە کە تا ئێستاش 450 ئاین و مەسەبی لێیە کە ئێستاش هەندێک لەوانە مردووەکانیان دەسووتێنن هەندێک فڕی دەدەنا ناو ڕووبارە پیرۆزەکەیان ئێستاش مردوو ناشتن گیرروگرفتی هەیە ئەوەتە لە ئەوروپا لەبەر کەمی خاک ئەگەر تەرمێک خاوەنی نەبێ یان پارەی خاک کڕین ئەوە دەیسووتێنن و لە توورەگەیەکی دەکەن و ناو نیشانی لەسەر دەنووسن دیارە شارەوانیان ڕەفتاری لەگەڵدا دەکا یان شوێن کەوتوانی هەندێ مەساب خاک هەڵدەکۆڵن دەورەی وەک چەکمەجە بە درێژایی باڵای مرۆڤ لە دەوری قۆڵایی ڕێکەکە دەیخەنە ناو خاک بەواتایشی دیکە کوونەکە ئامادە کراوە تەنیا مردووەکە درێژ دەکەنە ناو کوونەکە دەرگای کوونەکان بە خشت و گەت سواغ دەدرێ هەر بەم شێوەیەش هەر چوار لای قۆرتە چوار گۆشەیەکە قەبرە ئەوەی لێرەدا مەبەستمانە ئەو شوێنەوارانەیە کە لە کوردستان هەن و جێگە پەنجەی باوک و باپیرانمان بوونیان لەسەر خاک دەسەلمێنن ئەو بیر و ڕایەیە پوچەڵ دەکەنەوە کە کورد گوایە بە 600 ساڵێک پێشزاین هاتوتە ناوچەکە زۆر لە مێژونووسانی ساکار و نەشارەزاش وەک بە بەغا دەیڵێنەوە بەبێ ئەوەی لە مەغزا و مەدلول و نهێنی ئەم مانایانە تێبگەن کە ئەوانە مەبەستیان تەنیا ئەوەیە کە بە کورد بڵێن تۆ خاوەنی ئەم خاکە نیت ئەم خاکە هی ئاشوریانە یان ئیسامیەکانە تۆ زەوتت کردووە ئیتر دواتر هەر بە هەمان بیانەوە بە غەریبی دابنێن لە ناوچەکە دەربەدەر و ئەمفالی بکەن ئەم مێژوە دەستکردە و پلانە ئەهریمەنیانە بەسەر کووردا تێپەڕین و دەرونی داگیرکەریش بەهێز بکەن واتێ بگەن لەسەر حەقن کورد داگیرکەرە مافی لەسەر ئەم خاکەوە نییە جێ پەنجەشی لەسەر دیار نییە بۆیە تا نووسەری کورد داگیرکەر و نیشتەجێ و دانیشتوانی ڕەسەن لێک گیانەکاتەوە ئاشوریەکان و بابلیەکان کە هاتن لە ڕۆژئاوەوە واتە ڕۆژئاوای فورات و بیابانەکانی پێدەشتەکانی زاگرۆسیان بۆ ماوەیەک خستە ژێردەست و بە تایبەتی دەوروبەری نینەوە کە ئێستاش تەنیا لەم دەوروبەرەدا شوێنەواریە ماوە و نەیانتوانیوە لە ناو قوڵایی چیاکان جێنشین بن و لەبەر هێرشی میدی و لۆلۆ و گۆتی و کاشی و کاردۆخیانی کورد یان ئاریە هندیەکانی کورد سۆمەریەکان لە خوار و عێراق ڕەسەنن پێش ئاشوری و بابلی هەر لەم ناوچەیەدا هەبووینە بە گەواهی هەموو مێژونووسان شوێنەوارناسانی ڕۆژئاوا بابلیەکان تەنیا هاتنە سەر شارستانیەتی سۆمەریەکان و کە هاتن هیچ زانیاریەکیان لەگەڵ خۆیاندا نەهێنا بوو ڕاستە دواتر پەرەیان بە هەندێک لایەنی شارستانی سۆمەریەکاندا دواتر هەروەکو ئاشوریەکان بەدەستی میدیەکان هەتایی دەرکران و لە ناوچوون ئاواش بابلیەکان بەدەست کاشی و عیلامی و هەخامەنشیەکان لە ناوچوون و تا هەتنی عەرەبە مسلمانەکان خواروی عێراق جابانی کورد بوون بۆ زێدە زانیاری بڕوانە ئاوێستای نەورۆز عەبدولخالق سەرسام کەواتە کورد شارستانیەتی تایبەتی خۆی لە ناو قەڵا و دەخمە و شوێنەوارەکانیدا هەرماوە جا پێش ئیسلام بێت یان دوای ئیسلام ئەگەرچی دوژمنان هەمیشە لەبەر ئەوەی زۆر لە ڕاپەڕی نیاخی بوون و شۆڕشی کورد ترساون قەڵاکانیان تەخت کردووە
ئێمە لێرەدا کە تیشت خمەکانی زەردەشتیەکان مەبەستمان گەڕاندنەوەی ئەو لاپەڕانەیە بۆ ناو ئەرشیفی کورد و مێژووی ژیانی پڕ لە سەروەری و شارستانیەت لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست و زاگرۆزدا. ئەگەرچی تا ئێستاش بایەخ نەدراوە بەم شوێنەوارانە، بەڵکو زۆربەی هەر بە نەدۆزراوەیی ماوەتەوە کە من لە جیاتی شوێنەوار و زانکۆ یا هەر دەستگایەک کە دەبێ وەک ئەرچێک ئەم کارە ئەنجام دەن و ئەنجامیان نەداوە ئەوەی گونجاوە بۆ من ئەوە درێغیم لێ نەکردووە. لەسەر بەرژەوەندی تایبەتی و ئەرک و ماندووبوون و چەندین لایەنم لەو شوێنەوارانە دۆزیوەتەوە. ئەوەی تەنیا دەمەوێت بۆم بمێنێتەوە دەست پێشخەری دۆزینەوەکەیە تۆمار بکرێ و سەردەم و ماندووبوونی تاکە کەسیم لە ئایندەدا بنرخێنرێ بۆ ئەوەی ببێتە هاندەری خەڵکانی تر کە بە دوای زانست و دۆزینەوە و ناسنامەی کوردا بگەڕێن و گەلەکەمان پێش بخەن و تا ڕووی حەقیقی بە دیار بکەوێت. لەها کاتدا شوێنەوار بێتە شوێنی گەشت و گوزار و دیدەنی خەڵکی ویانی تا لەسەر ڕەسەنایەتی کورد و مێژوەکەی شارەزایی پەیدا بکەن. جگە لەو لاپەڕانەی کە سەرەتایەکن بۆ هونەری کوردی کە دەگەڕێنەوە بۆ 2550 ساڵ بەر لە ئێستا، بەڵام بۆ دەخمەی زەردەشتی بە تەنیا دوور لە لایەنەکانی تری زەردەشتی زیاتر کەوە ئاتەشگەکان و شوێنەواری تری سەردەمانی ترن، ئەوە هەموو خوێنەواران شاهیدن چ ماندووبوون و ئازارێکم چێشت لە دۆزینەوەی زێدی باپیرانی سەلاحەدین و هۆزەکەی و سنووری ئازەربەیجان، هەروە دۆزینەوەی گۆڕی باپیرە گەورەی ئیبن خەلەکان پیرخەل لە خەلامبیا و هۆز و ناوچەکە لە پاشکۆی سەلاحەدین ئەرمەنینی زراریە و ڕەوەندی و دوێنێ هەولێرە بڵاوم کردەوە. هەروە لە برایەتی ژمارە 3291 بەرواری 22/2001 یان کۆواری هەولێر ژمارە 13/2001 حوزەیران بڵاوم کردەوە بەدەها دۆزینەوە و بە دووەداچوونی تر. بەڵام کاتێ دەخمەی زەردەشتی بلەی بارزانمان دۆزیەوە و بە کوردم ناساند و سیماکانمان شی کردەوە و لە برایەتی بڵاومان کردەوە، ئەگەرچی کەسێ لە کوردستانی خوارو یان هەر لایەکی تر بە دووەداچوونیان نەبوو چونکە شارەزاییان لەسەر دەخمە نەبوو، بەڵام بووە هاندەرێکەوە بە دوای هاوچەشنەکان و دەخمەکانی تری زەردەشتیدا بگەڕین لەلایەک وەک زانیاریەک لەلایەکی تر بۆ سەلماندنی ڕاستی بۆ چوونەکەمان کە دەخمەی بلەی بارزانمان بەڕاستی دەستنیشان کوردە و ڕاستە بە شێوەیەکی زانستیانە و ئەرکۆلۆجیستیانە. ئەم هەوڵەشمان باشترین بەڵگەی هەستی زانستیمان بوو بە جۆرە ئەم کەرەستە مەعریفیانەی بە درێژایی تەمەنمان کۆمان کردوێتەوە و هەروە شارەزایی و خۆشەویستی و ماندووبوونمان لە مەڕبابەتەکە. هەر ئەم سیمبۆلە زەردەشتیانە بوونە هۆی ئەوەی سیمبۆلی خاچ لەسەر مردووی فەلەکان دابنرێ و چێل و ئاەت بۆ مسلمانان و شیر و خەنجەر و شمشێریش لەسەر چێلی ئەیوبیان لە دوین و سیمبۆلی تر بۆ ناسینەوەی کەسایەتی و بیر و باوەڕی مردووەکە و نەبوونی کە عەزیز بووە لە لای خزم و کەس و خۆشەویستانی. ئەگەر نەبوو خزمسەر و بۆ میدۆسی کچە پاشای شاژنی میدی باخچەی هەڵواسراوی دروست کرد، ئەوە تاجمەحەل گۆڕێکی لە شێوەی مزگەوت و باڵەخانەیەکی مەڕمەڕی سپی بۆ شوێنی خێزانەکەی دروست کرد کە بۆتە جێگەی سەرنجی هەموو جیهان. ئێمەش لێرەدا لە بەدووەداچوون و لێکۆڵینەوە بەراوردکاریمان لە نێوان دەخمە و شوێنەوارە زەردەشتەکاندا توانیمان زۆر نهێنی تازە بدۆزینەوە. هیوادارم لە خوێنەری ئازیز نوێ کاریەکان لای خۆی تۆمار بکە کە یەکەم جارە بەم شێوە جوانە لێکۆڵینەوە لەسەر دەخمەکان بەگشتی دەکرێت. نەکارێندا بەڵکو چاکردنەوە و ڕاستکردنەوەی هەندی هەڵەی مێژوویش لەسەر هەمان بابەت. دەبا پێکەوە سەیری مۆر و جێگە پەنجەی باپیرانمان بکەین، چۆن دەژیان، چۆن دەمردن، چۆن ڕەفتاریان لەگەڵ مردووان دەکرد، وەک چۆن ئێستا مەرقەدی سەید و شێخ گومبەزی هەیە، گۆڕستانەکە گشتی ساکارە، ئاواش لە سەردەمی زەردەشتیان وەک باسمان کرد دەخمەی بە زەحمەت دروستکرا و هونەریان بۆ پاشا و پیاوە ئاینیەکان دروست دەکرد. لەقەت شاخ بۆ زۆری نەش پێکەوە لە گۆڕەپانی شاخاویەوە لەبەر ئەوەی زۆربەی ئاینەکان لە مردن دەترسان، دەستکاری گۆڕی میلەتانی تریشیان کەم دەکرد. بۆیە بەهۆی ئەم گۆڕستانانە گەیشتمە زۆر نهێنی و ئاشکراکردنی زۆر لاپەڕەی مێژووی ون بوو لە لاپەڕەکانی مێژووی کوردەواری و هونەر و شارستانیەتی. عەبدولخالق سەرسام. ئاین و هزری پێش زەردەشت لە لای ئاریە کۆنەکان و میدیەکاندا. ئاریە کۆنەکان چێن؟ لەبارەی شوێنی ئاریەکانەوە زەردەشتیەکان لە سەردەمی داریۆش بە ئاهورا مزدایان وتووە ئێزد ئاریان، زمان و خەتی نووسینی خۆشیان بە ئاریایی ناو بردووە. ئاریانام خشاسرام گوایە ناوی ئیمپراتۆریکی ئاری بووە، ناوەکە لەوە هاتووە. ئێرانی باستان ئاس 550 پێش زاین تا 650 پێش زاین یوزف ویسهر تەرجەمە مرتەزا ثاقب لاپەڕایازدا. هەندێک کەس وشەی ئاریایی بە نەجیبزادە لێکداوەتەوە. تەفسیرەکە خۆشە، بەڵام بەبێ ئەوە هیچ پەیوەندێکی ئیمتۆلۆژیانە لە نێوان مانە وشەکە بدۆزنەوە کە بە هەموو شێوە زمانەکانی ئاری ئەمە ناگەێنێ. بەڵام کاتێ لێکۆڵینەوە زانستیەکاندا ئەم ناوە دێتە ئاراوە بە مانای میلەتانی ئاری دێ. یەکێ لەوانە وشەی ئیرانە کە لە سەردەمی ساسانیاندا
ئیران شەهریان ئیمبراتۆری ئاریاییان پێوتووە، کەواتە ئیران لە ئاریانەوە وەرگیراوە، بەڵام ئاریان سنووریان لە ئێران گەورەترایان لەوانەی تەنیا کە دەکەونە نام ئەم سنوورەوە، بەڵکو لە سەروی پاکستانەوە کە سەروی پاکستانیش دەگرێتەوە، یان لە هیندەوە تا فراتی ناوەند دەگرێتەوە، لە دەم دەریای یان کەنداوی فارس یا عەرەبەوە بگرێت تا دەگاتە ئەرمینیا و ئارارات کە شوێنی ئەم گەلانە دەگرێتەوە کە ئارین نەک تەنانەت هەرهێندەش بەڵکو چەندین میلەتی ئەوروپا بەڕەگەز ئارین. یەکەم جار کە زاراوەی ئاریانە بەکار هاتووە لەلایەن جوگرافیناس ئیراتۆشینس هاتووە کە بەرپرسی کتێبخانەی ئەسکەندەریە بوو، ئەویش لە نیوەی سەدەی سێیەمی پێشزاین. یەکەم ئاماژەش لە سەردەمی شلیمەنسری سێیەم کە مەلیکی ئاشوریانە لە سەدەی نوێیەمی پێشزاین کە دەڵێ دەکەونە سەر دەریاچەی ورمێ واتە ڕەزاییە تا دەشتەکانی هەمەدان. هەروەها ئادایی مادا لە نووسینەکانی ئاشوریدا هاتووە کە دەکەوتنە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دەریاچەی ورمێ. وشەی ئاری بە بۆچوونی ئێمە کە تاکو ئێستاش لە ناو ڕەگ و ڕیشەی زمانی کوردی داماوە، وشەیەکی کوردیە و مانایەکی تایبەتی خۆی دەبەخشێت کە هێندە لە نێو زمانەکانی تری ئاری کوردیدا مانای بەخش نییە، وەک گوار، ئار بە مانای شوێن، چ لە ئارادان نییە، هەموو چوونە هەواران هەرمن مامەوە لە ئاران. بەڕێزان، ئاران شوێنی زستان، هەوار لێرەدا ئار بە جوانی بەدیار دەکەوێت بە مانای شوێنی نیشتەجێبوون. ئەگەر بۆ ماوەیەکیش بێ ئار کۆبل هەر بەم شێوەیە بڵ یەکسانە بە مانای خاکێکی کشتتوکاڵی نەرم، ئەوەش لە هەمبانەبۆرینە وەرگیراوە. هاو کۆ ئار شوێنی هاوبەش، هاو شوێنی کۆچەران بۆ ئار بڕوانە فەرهەنگی هەمبانەبۆرینەی هەژار. هەروەها زۆر ناوی گوند و دێهاتیشمان هەیە پاشگر و پێشگری بە ئار دەست پێ دەکات کە وشەکەش ڕەجی لە زمانی سۆمەریەکاندا هەیە کە ئاری سەرەتاین بامان شێوە بە مانای شوێن شار دێ. بۆ نمونە ئور، ئار، ئارۆک، ئیراک. لە کوردیشدا گوندی ئاریسیدەکان ئاریمەندان، ئارموش، ئارگوش، ئارتوش، ئارماوان، ئاری کۆمەندان بە مانای شوێنی ماندان، ئار کۆماوان بە مانای شوێنی ئەوانەی ماونەتەوە ناسنە کۆچەری. کەواتە ئێرە، ئێرەیی، ئێریانی، ئێرانی، ئاری بە مانای خەڵکی وڵاتی ئاری، ئەوانەی بە وڵاتی خۆیان دەڵێن ئار ڤلات واتە وڵات. بەڕێزان، لە پەراوێزەکەدا نووسراوە پێی دەچێ وڵات لە ویلایەتەوە هات بێ کەوالی حکمی دەکات، نەک ڕاستە و خۆسەر بە پایتەخت بێ. لە سەردەمی عەباسیان و عوسمانیاندا وەلی ئەمر تەوەلیکردنی ناوچەیەک بۆ کەسێک بوو لەلایەن خەلیفەوە دادەمەزرا. وەک نیشتیمان کە لە دوو بڕگە پێک هاتووە، نیشت کۆمان یان ئارمانج، ئار کۆمان کۆجە یەکسانە بە شوێنی مانەوە و جێگە، یان کوورمانج یەکسانە لە کورد کۆمان کۆجە هاتووە ئەو کوردەی لە شوێنی مانەوە کە جێگەیەتی کشتتوکاڵ دەکا گوندیە و ناچێتە ڕەوەندی ڕابەندی. بەڕێگەوە بەندبوون کە دەکاتە بە پێچەوانەی بە جێگەوە بەند بوو. گاه بەندی گوندی ئێمە زێتر لەم بارەیەوە لە ئاڤێستای نەورۆز باسمان کردووە، دووبارەشی ناکەینەوە، بەڵام ئەوەی دەبێتە پرسیار و سەر هەڵەدا ئایا وایەوە کەندێ زانە دەڵێن کورد 700 ساڵێک پێشزاین کۆچی کردووە بۆ ئەم ناوچەیە، وەک بڵین وڵاتەکە شوێنی ئاشوریان بووە کە میدیەکانی کورد لە 612 پێشزاین ئاشوریان ڕوخاندووە و لە دوورەوە هاتوون بەمەش کوردەکە خۆی هەر لەم سەردەمە هاتووە بەما شریعەت و ڕەسەنایەتی بدەنە غەیرە کورد بۆ ناوچەکە. ئەمەش هەر لەبەر ئەوەی ئەم هەڵەیە کراوە گرنگی دراوەتە شوێنەوارەکانی ئاشوری لە دەوروبەرینەینەوە و هیچ گرنگێک نەدراوەتە سیمبڵ و شوێنەوارەکانی کورد لە ناوچەکە بەگشتی یان شێوێنراوە و یان مانای سیمبڵەکانیان شێواندووە. بۆیە بەهۆی ئەم شوێنەوارانەوە ئێمە دەتوانین لایەنێکی گرنگ بخینە پێشچاو کە پاشماوەکانی لە شاخەڵکەنراوی زەردەشتیانە لە کوردستان کە دەگەڕێتەوە بۆ چەندین هەزار ساڵ بەر لە ئێستا. ئەم چەند وشەیەش ئاراستەی ئەم بەناوزانایانە بکەین کە دەڵێن کورد 600 تا 700 ساڵێک پێشزاین هاتوتە ناوچەی کوردستان، بەڵام لە ڕاستیدا کۆنترین دانیشتووی ئەم ناوچەیان. یەکەم، ئەو مرۆڤی نیاندرتال کە لە ئەشکەوتی شانەدەر و زەرزی ئێسک و پرووسشی دۆزرایەوە لەم ناوچەیە ژیاوە دەگەڕێتەوە بۆ 6 تا 75 هزار ساڵ بەر لە ئێستا. نەوەکانی چیان لێ هات؟ ئایا هەر لێرەدا نەشونمان نەکردووە و نابێ کورد خۆی بنەوەی ئەو بزانێ؟ دوو، ڕەگەزی دەوروپشتی ئاریان یان هیند و ئەوروپیان دیارەچێن کە لە ڕۆژهەڵاتەوە چین و چینیەکان و ڕەگەزی زەردن. ئایا کورد لە ڕەگەزی زەردا دەموچاوی چینیە تا بڵین لە چینەوە هاتوون؟ سێ، لە باکوورەوە کە سەروی ئاریانە لەوانیش کورد، مەنگۆڵی و ئۆزبەکس و تورکمەن و ئەرمەنیەن، ئایا کورد لەو مەنگۆڵی تورکە ڕەگەز زەردانن کۆچیان کردووە بۆ کوردستان؟ لە سیمایاندا دەبێت دیار بێ یان ئەرمەنین هاتوون کە ئەرمەنی ئێستاش ماون زمانیان کوردی نییە، زمانی کوردانیش ئەرمەنی نییە. چوارەم، ئایا کورد لە ڕەگەزی سامیە پێستی ڕەشە وەک ئەو عەرەبانەی سعودی و جەزیرەی عەرەبی و زمانیان عەرەبیە تا بڵین لەنەوەی کورد بن، سەحسەعی بن هەوزانن یان ئەجندۆکە و شەیتانن؟ نەخێر، بەڵکو ئەوەی وا بڵێ دەبێتە گاڵتەجار.
پێنجەم، ئایا کورد لەنەوەی یۆنان و ئەگریک و ڕۆمانە زمانیان وەکو ئەوانە؟ نەخێر، بەڵکو ئەوان وەک زانایان دەڵێن لەقێکن لە ئاری بوونەتەوە. هەروەها ئەرمەنی و حیسی و هێڵینی و ئەغریقی و سلاوی، ئیتاڵی، ئەڵمانی، جەرمەنی پاش گۆڕانکاری گەیشتنە ئەم ئەنجامە، کەواتە لە ڕۆژهەڵاتەوە بەرەو ڕۆژاوە ڕۆیشتون. 6. کورد لە هەر کوێیەک هاتبن دەبێت بەشێکیان بەجێ مابن، هەمان زمانی کوردی یان سیمای کوردیان هەبێت. 7. ئایا کورد فارسە بوونەتە کورد؟ ئەگەر وایە کوردەکان چێن؟ یا بۆ لە تەک یەکن و هەموو زمان و کەلتوری خۆیان پاراستووە؟ خەڵکی ئەم ناوچەیە و هەر لەم ناوچەیەش زمانی کوردی بۆ خۆی داهێناوە و خاچی پاراستووە. 8. ئەگەر ئەوانەی دەڵێن ئێرە تەنیا ئاشووری لێبووە بوختان بە ئاشووریەکان دەکەن، چونکە لە نووسینە قوڕینەکانیان باسی ئەم چیانەشینانە دەکەن، یان ئەو کوردانە بیت هەکار و ناوچەی شمشارە و مجێسەر و ڕەواندز چیاکان بەگشتی کە چۆن تاڵانیان کردوون، چۆن هەموو ساڵێک ئاشووریەکان دەچون سەریان دەبڕین و مەڕ و ماڵات و ئەسب و زەخیرەیان بە تاڵان دەهێنا، تاکو سەنحاریب ئەمەی قەدەغە کرد، تەنیا ڕێگەی بە تاڵاندا تاکو بۆ ساڵێکی دادێ ڕێگەیان بدات بەرهەمی تر و بەرهەم بێنن بۆ تاڵان. ئەمانەی باسمان کرد لەو خاڵانەی سەرەوە کە چەواشەکاران لی دەرباز بن، ڕایەکی تر لە ئارادا هەیە، ئەویش گوایە لە سەروی ڕۆژئاوای خەزەرەوە هاتوون بۆ ناوچەکانی ورمێ، بەبێ ئەوەی شتێک دەربارەی ماننەکان و شارستانیەتی مانان لە دەوروبەری ورمێ بزانن، بەبێ ئەوەی بزانن ئەم شوێنە لەسەر ڕێگەی ئاوریشم بوو، زەردەشت و مانی هەر لەوێدا وەک پەیامبەر دروست بوون یان سەری هەڵدا، بەبێ ئەوەش پەیوەندی نێوان فارس و ئەفغان و گەلانی ئاری بدۆزنەوە کە هەمان بنەماڵی زمان و کەلتوری زۆرینن، دەکەونە خواروی زاگرۆس و شوێنی سۆمەری و ئاریانی سەرەتاین. ئەو کەسانەی کە ئەم چەشنە ئیدعایانە دەکەن پەیوەندی نێوان گۆتی کاسی و میدی شارەزانین و هەروە مێژووی لولو و کاردۆخ و ئیلام، بەڕێزانم ئیلامیەکانیش لە سەدەی هەفتم ئاینیان هەبووە بە هاوبەشی لەگەڵ کاسی واتە کاشی، کیشی و میتانی و حسی و بەناوی میترا و ڤارۆنا و ئەندرا کە ئەمانەش بەشێک بوون لە گەلانی ئاری و میدی لاپەڕا هەفتانۆی تاریخی شەرق الئەدنە القەدیم والئەناضۆر بخوێنەوە. و کیشی کە چەندین سەدا نەک هەر دۆڵی دیجلە و فوراتیان حکم کردووە، بەڵکو دانیشتوانی ناوچەکەش بوون. شوێنی ئێستای بەغداد و دەوروبەری سەنتەری جموجۆڵیان بوو، لەوانە شاری تیسفۆن پێشتر بە 2000 ساڵ پێش زاین هی گۆتیەکان بووە، بۆیە دەبێ ئەوانە بگەڕێنەوە زێتر شارەزای مێژوو بوون و چاویلکەی نازانستی و مەبەزدار داکەنن، بزانن ئاریەکان لێرەوە چوونەتە ناوچەی سەیحون و جەیحون و لەوێوەش بەرەو ئەوروپا، چونکە ناوچەی سەیحون و جەیحون کۆنە شارە میروستانی بەشەری نەبووە، ئەم هەموو جیهانە پڕ ئاری بکە و ئەم هەموو پەیوەندیەش لەگەڵ گەلانی ئاریدا بسنێتەوە بەرەو ئەوروپاش بڕوە کە خۆی لە خۆیدا ناوچەیەکی بچووک و داخراوە. ئێستاژ ئێمە چی لێ نازانین لەبەر زەحمەتی هاتوچۆ کە ئەو کاتەش هەروە بووە، بەڵکو وەک لە ئەفسانەکان سەربردەی میدیەکان هاتووە، ناوی میدیەکان پەیوەندی بە ژووری ئاگری ئەکباتانە یان کاڤاتاکو هەیە کە ئەو نەوە و سولالەیەن کە پێیان دەوترا کاڤی، کە ئەگریکەکان بە میدی ناویان دەبردن. وشەی کێڤی زۆر نزیکە لە چێوی بەمانای چیایی، جگەلەوەی هیرۆدۆتس دامەزراندنی دەوڵەتی مادیان میدی دەگەڕێنێتەوە بۆ دیسیۆس دیاکۆ پایتەختیش ئەکباتانە ئاشووریەکان پێیان وتووە مەلیک، کە ئاشووریەکان بە دیاکۆ ناوی دەبن و لە ساڵی 715 پێش زاین ئەسیر بووە. بەدەستی سەرجۆنی دووەم دوای 2 ساڵ ئاشووریەکان ناوی بیت دەیکاو بە ئەکباتان لە قەڵەم دەدەن، کەواتە دیاکۆ دەبێتە ناسناوی بنەماڵەکە، بۆیە هەر شەپۆڵێکی ئاریانیش هاتبێ شەپۆڵێکی پێشتری ئاریانیشی لێ بووە و ئاری کوردنشین بووە. درێژە بەم باسەش نادەین لەبەر باسی سەرچیمان، بەڵام بۆمان ڕوون دەبێتەوە هەر سەرچاوەکانی ئاشووری خۆیان ئەم ڕایە بە درۆ دەخەنەوە. سیر کە ساڵانی 600 تا 700 پێش زاین لەکوێی ساڵی 715 پێش زاین لەکوێ، سەیحون لەکوێ و ئەکبەتان لەکوێ، شەڕی نێوان چیایە زاگرۆسیەکان لەکوێ و هێرشی داگیرکەرانەی ئاشووریان لەکوێ و دروستکردنی قەڵاکانیان لەکوێ. ئاینی مات میدیاکانمان وەک سەرەتایەکی زانراودانە بۆ دەخمەی زەردەشتی و شوێنەوارەکانیان لە فکر و فەلسەفە جگە لە گروپەکانی تری ئاریانی کورد وەک لە هەمان سەرچاوەدا هاتووە کە ئاینی عیلام لە پەرستنی ڕەگەزی مێینە پێک هاتووە. لەوانە خواوەندی بینکر هەروە خواوەندی گرنیک کە لە هەموو لایەک سوێندیان پێدەخوارد بە ناوی ئانشۆ سبناک نین شۆشیاناک کە لە لای سۆمەریان ناوی شوشەمەزن بوو. منیانی تەنانەت جگەلەوەی باسمان کردووە زۆر جاران کاشیەکان کە هەموو عێراقیان بەدەستەوە بوو مەبەست ئارۆکە خواروی عێراقی ئێستا. خواوەندیان لەگەڵ میتانی و حثی و مادی میدیەک بووە وەک میترا و ڤارۆنا و ئاندرا. هاشم ڕەزا دەڵێ میدیەکان لە سەرەتای سەدەی هەفتەم و کۆتایی سەدەی شەشەم ئیمپراتۆریەتی مادیاندانە. هەندێک لەو زانیاریانەش کە لە دووتوێی ئەم کتێبەدا یەکتر دەگرێتەوە لەگەڵ نووسینێک کە عومەر ڕەحیم وەری گێڕاوەتە سەر کوردی.
کە باسی پەیڕەوانی زەردەشت دەکات لە کتێبی پیرۆزی ڕێگویدا کە ڕێوڕسمی ئاینی هیند و ئاریاکان بووە لە ڕابردوویەکی زۆر دووری مێژوودا. جگە لەو دەقە بزماریانەی کە لە سەدەی نوێم تا حوتەمی پێش ئیسا بەردەست کەوتبوون. بەڕێزان وەکو پەراوێز تازەترین بەڵگەم لە دەخمەکانی مات دۆزیەوە لە ئیسحاقوان کە میدیەکان ئاتاشگەیان هەبوو. سەرڕای ئاتاشگاش هەر بڕوایان بە ئاسمان و ئەو خواوەندانە هەبوو کە لە سەروی ئاتاشگاون بڕوانە وێنەکان. دەگەڕێنەوە بۆ دەقەکە. دواتر چۆن لە دەقە بزماریەکان ئیلامیەکان و شوێنەواری تەختی جەمشید و ئەرشیفە بزماریەکانی بابل کە زۆریان دەگەڕێنەوە بۆ کۆتایی سەدەی شەشەم و سەرەتای سەدەی پێنجەمی پێش ئیسا کەوا دیارە ئاینی زەردەشتی لە خواروی ئێراندایان زاگرۆس زێتر و زۆتر بڵاو بووتەوە. ڕووداوەکان بەهۆی ناوی مانگەکانەوە دیاری کراون، یان بەهۆی نووسراوی سەربەردی شاکانی پارسی سەدەی شەشەم، یان پشکنینی خان و شوێنی نیشتەجێبوون و گۆڕستانەکانی خودی مادەکانیش بەڵگە و زانیاری و بەکەڵک و بەسوود پەیدا کراون. بەڕێزان لەم لێکۆڵینەوەیەدا نووسەر دەڵێ لەم لێکۆڵینەوە مەیدانیم لە هەموو زاگرۆز لەسەر تا خوار هەردوو دیوی عێراق و ئێران کە میدیەکان گۆڕدەخمەنیان هەبوو. یان ئەو زانیاریانەی هیرۆدۆتس باسییان دەکا کە هاشم ڕەزا تۆماری کردووە کە دەڵێ هیرۆدۆت دەڵێ 780 تا 655 پێش زاین دیاکۆ بەبناقە دانەری ئەم دەوڵەتە دەژمێردرێ لەو چوار پاشایی ناویان هاتووە کە لەم نووسینانەدا هاتووە میترا، ڤارۆنا، واڕوونا هەمیشە خواوەندی ڕێز و دادپەروەری بوون لە پەرزگاکاندا. لە ئاڤێسادا ئاشا بە زمانی ماد و پارسەکان پێی وتراوە ئارتا، ئەویش لە سەدەی نوێمی پێش ئیساوە و لە سەدەی هەشتەم بە شێوەی مەزدان یان لە نووسراوێکی ئیلامی بە شێوەی مەزداڤەرنا بەمانەی تەخت و پیرۆزی لە خواوە بەدەستکەوتووە، یان مەزداداتا بەمانەی مەزدا پێدا و هاتووە، یان لە تەختی جەمشید بە مەزدایانە بەمانەی خواپەرست ناویان هێناوە. لە ئاسەوەرەکانی ئاشووریدا هیچ ناوێک نەهاتووە لەگەڵ ناوی میترا تێکەڵ چێشکرابێ. لە تەختی جەمشیددا بە شێوەی میترا بە شێوەزاری پارسەکان میسا ناوی هاتووە. میترا پاتە مسی سەپاتە بە مانای میترا پارێزگاریەتی یان میتر بارزان واتە میترای گەورە داتا میسا. ئەم زانیاریانە بوون لەگەڵ زانیاریەکانی هاشم ڕەزا کاتێ بەراوردیان دەکەینەوە دەبینین دەڵێ واڕوونە لە ڕێک ڤیدا بە شێوەی دیاوا هاتووە، پاشان بۆتە واڕوونە یان ڤاڕوونە، کاتێ چۆتە نێو زمانی یۆنانیەوە بۆتە دیاۆس کە لە دیاۆوە هاتووە. بەڕای ئێمەش بۆتە تیئۆس بەمانەی خواوەند نەک تاوس، وەڕای تریشمان هەیە کە تاوسی مەلەک لە مەلۆک تاوسەوە هاتووە کە هەمان مانەی تیئۆس بدا و هەمان وێنە بێت. بەغبغاشی سەرچێڵەکانی بابغیش، بەڵام لە لای فارسەکان وا باو بۆ کە بەغا بەمانەی بەخشندە بێ. لەو ناوی مات لە سەدەی هەشتەم و حوتەمدا ماونەتەوە ناوی بەغا لە هەموو خواوەندەکانی تر زیاتر ڕێزی لێگیراوە. هەروە ناوی بەغداد واتە خوای بەغایە، بەغبارنا، بەغا ڤەرنا، فرندە بەغاش نووسەر کە لە سەردەمی سەرگونی دووەمدا 722 تا 705 پێش زاین ناوی بەغ مزدا هاتووە، دوور نییە لە بەغامەدەوە هاتبێ کە ڕایەکی ژوایە کە بەغداد لەوەوە هاتبێ. ئێمەش هەندێک ناو و شوێنەوارمان لە کوردستان دۆزیەوە. بەڕێزان دەگەڕێنەوە بۆ پەراوێز. نووسەر نووسیوێتی ئێمە پێشتر باسی ئەومان کردووە کە چەندین ساڵ لەمەوبەر کاتێ باسی فلونۆ و بابچیکیکمان کردووە چ لە کتێبەکەی سەلاحەدین ئەیوبی من جەدید یان کۆواری هەولێر خۆلی دۆم کەواتە فلونە لە ڤارۆنەوە هاتووە لە تەک بابچیکچیک بە شێوەی ڤارۆنا واڕوونە و پاش ئەوەی زانیمان بابغیش لە باب بەغاشەوە هاتووە کە لە مێژوودا بە شێوەی بابغیش هاتووە بەمانای دەرگای بەغاش کە تەیری ڕەنگاڵەیە بە عەرەبی و فارسی بۆی هەیە لە مەلی تەیری تاوسیەوە هاتبێ. خۆ هەر لە سەر مزگەوتەکەی زیارەتی خوار و وێنەی مارێک کێشراوە مامۆستا مەلا قاسم نیشانیدا و زریمۆکیش هەر بەم مانای بەغاشە دێ. هەمان چۆڵەکە لە دەڤەری بارزان کە شوێنی دەخمەی زەردەشتیانە کەڤری مەیتان ناوەکەش بەغا بەغ بابچیکیک بەمانای دەرگای چۆڵەکە کە شوێنەکە وەک دەرگا وایە لە نێوان دەشتی هەریر و حەوزی دوین و بابچیکیک. تەنانەت ئێستاش ناوەکە بەمانەی باب کۆ چیچیک یەکسانە بە دەرگای چۆڵەکە ناو دەبردرێ کە دوو چۆڵەکەی وەک ڕەنگاڵە لەسەر چێڵەکان نەخشی کێشراوە کامە بەڵگەی خاوەن مەسهەبێکە هەر بۆیەش حەمدانیەکان لەم شوێنە لەگەڵ هەزبانیەکان جەنجیون. شوێنەواری تێکدانی گۆڕستانەکە
باشکرا دیارە و هەموو چێڵەکان کەوتونەتە سەریەکە وێنەی دەست و چۆڵەکە و خانجەری لەسرە کە بەڕای ئێمە پاشماوەی بیر و باوڕۆکۆنەکانی پێش ئیسلام سەری هەڵداوەتەوە وەک بەڵگەیەکی گرنگ لەسەر چێلێک کە لەسەر لایەکی دوو چۆڵەکەی بەغاش کراوە لە لایەکی تری چێڵەکە کە سپی کراوە داتاشراوە دیارە تازەیە نسبەت بە چێڵەکە بەگشتی کە ژەنجی ڕەشی گرتووە لەسەری نووسراوە لا ئیلاهە ئیلا الله بە خەتێکی کوفی کۆن کە دیارە دەگەڕێتەوە هەمان سەردەمی ساڵانی 292 کۆچی و دەوروبەری بڕوانە تاریخ و ئەربیل زوبێر بیلال کە باسی هەزبانیەکان دەکات چۆن محەممەد بن هیلال سوپاکەی لە بابغیش بەدەست حەمدانیەکان شکست دێنێ بۆ زێدە زانیاری بڕوانە سەلاحدین الئەیوبی من جەدید عەبدولخالق سەرسام یان نووسینێکیان لە کۆواری هەولێر خولی دووەمی لەسەر ئەم بابەتەیە بەڕێزان دەگەڕێینەوە ناوەڕۆکی کتێبەکە ئێمەش هەندێ ناو شوێنەوارمان لە کوردستان دۆزیەوە باسمان لێوە کردو و باسی لێوە دەکەین بەڵام دەبێت لەبیر نەکەین کەوا میسرا بەغا و بەغامیهر لە سەرچاوە فارسیەکاندا ناوی بەغ زۆر دەبینرێ اینجا وەک باسمان کردن ئەم خاوەندانە پێش زەردەشت باویان هەبووە لە نێو میدیەکان یان ئاریانی کۆن بەغاپەتا بەغداتا بەغادوستا بەغاڤەرنا جگە لە هەندێ ناوی ترکە لە بەڵگەی شوێنەواری خۆماتشۆ کەوتونەتە دەست دەگەڕێتەوە ساڵانی 533 تا 526 پێشزاین کە وشەی بەغ لەگەڵیدایە ئەم جۆرە بیر و باوڕ و ڕێزگرتنانەی وارونا لەگەڵ وارونای ئاوێستای کۆندا یەکتر دەگرنەوە وارونا بەڕای ئەوان دروستکەری جیهان بووە پاشان ئەم پیرۆزیە دراوە بە ئاهورامزدا کە دیارە پارس و مادەکان خاوەن باوڕێکی تۆندڕەو بوون بەرامبەر بە هەر ئاینێکی کۆن و دژ بە ئاینی تازە بوون بۆیە بوونە پێشگر و کۆسب لە بەردەم ئاینی زەردەشتیدا تا زەردەشت وردە وردە زاڵ دەبێت بەسەر خاوەندەکانی پێش خۆی وەک دیارە هەتا 400 کۆتیش ناوە ناوە کوردەکانی بەڕواڵەت موسڵمان وەرگەڕاونەتەوە لە خەلیفەکانی ئیسلام چونکە لە ناخەوە هەر لە ئاینە کۆنەکانیان ماونەتەوە وەک ئەو مەسەبانەی لە کوردستان دەیان بینین یان وەک بابغی شوێنەواری دەخوێنینەوە جگە لەم ناوانەی باسمان کردن وەک خواوەند لە سەردەمی پێش هاتنی زەردەشت و سەردەمی میدیەکان ناوی چەندین خواوەندی تریش دەستکەوتووە کە دەگەڕێتەوە سەردەمی میدیەکان جگە لە میترا وەک ئەبرهای بارانزا ئەفسانەی تیشتورا پەئاوشە و لە نێو پەرزگای ئیلامیەکان ناوی خودایە گەورە خودای خودایانی ئیلام یان وەک هاشم ڕەزا لە کتێبەکەیدا باسی دەکا دەڵێ کۆنترین خودای میدیان و ئاریان خودای ئاسمان بووە هەروە خواوەندی تۆفان و بروسک لە لای میتانیەکان سەرڕای ئەم لایەنانەی کە باس کرا لە ناوی خواوەند و جۆری بیرکردنەوە و ئاینی پێش زەردەشت لەوانەش میدیەکان دەبینین چەندین دەخمە سەردەمەکەیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی میدیەکان وەک دەخمەی فەخریقا یان ئیسحاق وەند یان گۆڕەبەردینەکەی نزیک سەحنە یان گۆڕەبەردینەکەی دوکان داود یان دوکانی سلێمانی قسن قەپان و ئێمە ڕایەکی ترمان لەلا دروست بووە باسی لێوە دەکەین ئەمە و هێرتسفێلد باسی دەخمەیەک دەکا بە کۆنترین دەخمەی لە قەڵەم دەدا ئەویش دەخمەی نزیک سۆکەندا لە خواروی کرمانشانەوەیە کە لە ژووری ئەو تاقەوە سەکۆ و پەیکەرێکی گەورەی لێ دوو پەیکەری بچووک ئی مرۆڤن لە دامێنی ئاگردانەکەەوە نەخشی کراوە ئەمانە گشتی وەک شوێنەواری میدیەکان دروست کراوە و دیارە دەخمەیان بەکارهێناوە و دەبێتە بنەمایەک بۆ دەخمەی زەردەشتی و لە هەمان کاتدا کاریگەری لە دوای خۆیدا بەجێهێشتووە یان کاریگەری ئاینی تری لەسەر بووە چونکە زۆربەی ئاینەکانی نزیک یەک کاریگەریان لەسەر یەکە بووە هەر بۆ نمونە کاتێ دەگەڕێنەوە سەر ئاینیەکان هندستان وەک لە لاپەڕا 72 هاتووە لە ئەدیان الهند خوارەوە وەرم گرتووە بۆ بەراوردکاری لەگەڵ ناوی خواوەندەکانی میدی و پێش زەردەشتیان کە دەکرێتە سێ بەش خودایانی ئاسمان و خودایانی زەوی و خودایانی نێوەند یەکەم خودایانی ئاسمان لە دیاۆس پیتر خوداوەندی باوک ئاسمانە و وەروونە یان ڤاروونە خودای زەمان و ڕۆژگار سووریا خودای خورشید بە مانای خۆر ڕۆژ دووەم خودایانی نێوەند نێوان ئاسمان و زەوی میترا دەکاتە خودای ڕۆژ خۆر ئیندرا خودای بروسک و تریشقە ڕودرا خودای تۆفانە سێم خوداکانی زەمین برتیۆ ماتر خودای دایک زەمین ئاگنی خودای ئاگری سۆما خودای مانگ لێرەدا کاریگەری ئاریان لەسەر هین بە دیار دەکەوێت ئەگەر تەمەنی زاراوە و ناوەکان بکەینە پێوەەر بەڵام چونکە ئەم ناوانە لە ڕگو و دایی ڕێکڤیدا هاتووە و سەرتاوێکی زۆر کۆنا کاریگەری ڕۆژهەڵاتە لەسەر میدیەکان لە ڕێگەی ئاوریشمەوە کەواتە لێرەدا کاریگەری هیندی بە ئاشکرا بەدی دەکرێت لەسەر ئاریانی هند و ئەوروپی هند و ئاری بە پێچەوانە وەک لە کتێبەکەم ئاوێستای نەورۆزدا زێدە زانیاریمان نووسیوە دووبارەی ناکەینەوە لە سەردەمانی سۆمەری و کاریگەریان بە هەمان شێوە بەم جۆرە ئاریان و هند و ئاریانی هند و ئەوروپی یەکجیا دەبنەوە بەڕێزان دەچینەوە پەراوێز 16
لە هیندستان ئاینەکان خۆیان بە ئاینی ئاسمانی نازان، وەک وەحی بیر و باوەڕ وتەی خۆیان بۆ هاتبێتە خوار، بەڵکو ئاینەکانیان لە وتەی ڕێنوێنی ئەو کەسانە پێک دێ کە پێشڕە و داهێنەری ئاین و ڕێنوێنیەکانن. دەگەڕێنەوە ناوەڕۆک. لەو مێژوەی کە فیرعەونەکان دروستیان کردووە و خۆیان بەخوا دانا و خەڵک بەبەندە، بەڵام سەرکەوتنی موسا بۆ سەر چێوی توور قسەکردن لەگەڵ خوای ئاسمان و بە درۆخستنەوەی فیرعەون و لە هەمان کاتدا پیرۆزی دانەخود و نزیک بوونەوە لە خوا و دوورخستنەوەی فیرعەون لە ئیدعای خوایەتی، لە لاکەی تر دوای ئەو داوای ئەوەیان کرد عیسا کوڕی خوایە، بەڵام بە هاتنی خۆشەویستی خوا کۆتایی بەم مزایەدا هاتووە. بیر و باوەڕ و ئاین ڕێگەیەکی تری وەرگرتووە و پلەکانی بەدیار کەوت. ئەم کێشە و زۆرانبازیە خوێناویانەش وردە وردە کۆتاییان دێ لە بەکارهێنانی هێز و پەیداکردنی لایەنگر و چەکی سەربازی بۆ بڵاوکردنەوەی بیر و ڕاو بۆچوون. دەچینەوە پەراوێز. زۆر لە ئیمپراتۆرەکان بە درێژایی مێژوو بیر و بڕوا و ئاینیان تەنیا وەک ئامرازێک بۆ پێکەوەنانی سوپایەکی بەهێز بۆ شەڕ دژی فەرمانڕەوایی و ئیمپراتۆرەکانی دەوروبەریان بەکاردێنە. دەگەڕێینەوە ناوەڕۆک. جیهان هەموو دەبێتە گۆڕەپانی دیالۆگ، گوێدانە یەکتر و قبولکردنی یەکتر لەسەر ئەم خاکە و ڕەچاوکردنی مافەکانی مرۆڤ کە بیر و ڕای کۆتایی و زانستیانەیە، لەژێر ئەم ڕۆشنایەش ڕێگەدان بە ئاین کاری خۆی بکات، وەک هەموو فکرێک دوور لە بەکارهێنانی چەپۆکی هێز. ڕێسمەی دەرگای پەرستگای گۆدیای سۆمەر، ڕێسمە بە عەرەبی کەعبەی دەرگای پەرستگای پێدەڵێن. لەم وێنەیەدا ئەو بەشەی ڕێسمەکە کە دەکەوێتە ژێر خاک و هەروە شوێنی سوڕانی پانی دەرگەکە بەردەکەش بەدی دەکرێت، دەبوایە ڕەش بێت. تەلسم و ناوی خواوەند و دوعا و پاڕانەوەی چوونە ژوورەوەی لەسەر نووسراوە کە دۆزینەوەیەکی گرنگی مانا و بنەمای ئۆڵ و فەلسەفە و بیر و باوەڕی 4200 ساڵ بەر لە ئێستایە کوردێک هەستی پێدەکات. دیارە چەند بەردێکی تریش بە هەمان شێوە دۆزراوەتەوە کە قونپانی دەرگای پەرستگا بوون. فەلسەفە و بنەمای سەرهەڵدانی ئاینەکانی زاگرۆسیان. ئێمە لە سەرەتادا و بە تایبەتی لە کتێبی ئاوێستای نەورۆز کاتێ باسی گۆدیامان کرد کەوا پەیکەری سێگای پاڵکەوتوی هەبووە لە لای خۆی داناوە وەک خواوەندێکی پیرۆز. پاشان درکمان بەوە کرد کە ڕەجی ئەم گاپەرستیە لە هیندستان هەتا ئێستاش ماوە لەلایەن ملیۆنەها هندیەوە پەیڕەو دەکرێت کە ڕەجی ئەم گاپەرستیە یان دەبێ لە دۆڵی ڕووبارەکانی زاگرۆس و خواروی عێراقەوە پەڕی بێتەوە بۆ هیندستان، یان ئەوەتەوە لەوێوە لەگەڵ شەپۆڵی هاتوچۆی کۆچەرانی ئاری پەڕی بێتەوە بۆ کوردستان، کە بەڕای من لە هیندستانەوە هاتووە، چونکە جێگەی ژیانی ئەم گاپەرستی و فرە ئاینیانە لە کوردستان تا ئێستا هەندێکیان مار دەپەرستن، وەک هەمان کودەتایی گۆدیایی گاپەرستە سیمبولی خێری سەرەتایی دژی مارپەرستان کە فیرعەونیەکان لەسەر لیمچەوانیان ماریان داناوە کە دیارە ماری تەحنیت کراوە، واتە کەوڵکرا و بۆڕی پێستەی ماری گەورەیان کردوتە کڵاو لە پشتەوە بە قەتکراوی هاتۆتە خوارەوە و هەردوو لای گوێی داپۆشیوە، کەواتە هەمان گای ئاسمان لەلایەن کەلگامێش گامێشی پیرۆزەوە دەکوژرێ کە دێتە خوارەوە شارەکان تێک دەدا. دەبینین لە کۆتایی چیرۆکەکەدا کاتێک گلگامێش هاوڕێ ئەنکیت دەست بۆ گوڵی نەمری دەبا لە ژێر دەریا بیخوا و تاوەک خواوەند نەمر بێ مارێک گوڵەکە دەخوا، کەواتە مارەکە سیفەتی خولود و نەمری وەردەگرێ. کەواتە گاپەرستی دوو سەردەمی دیوە. لە سەردەمی یەکەمدا لە لای سۆمەریەکان مار خواوەند و نەمر بووە، گوڵی حەیات و نەمری خواردووە، گای ئاسمانی کوژراوە. لە سەردەمی دووەم لە لای پەیامبەری گۆتی سۆمەری سیمبولی گاپەرستی بەسەر سۆمەرستاندا بڵاو دەکاتەوە، ئەژدی هاکومار دەکوژێ و مەلیکاتی دەداتەوە دەست سۆمەریەکان، تەنیا وەک پەیامبەرێ خزمەتی میلەت دەکات. گوشەی گا کە لە لای سۆمەریان بە شێوەی گا وتراوە، بەڵام لای فارسەکان و هیندیەکان بە شێوەی گۆ دەکرێت کە دیارە شێوەی سۆمەری کوردی یەک ڕەگن کە وەک ئەلف واو لام دەڵێ. سۆمەر ئاری سەرەتاین، کەواتە یەکەم. لە سەرەتادا سۆمەریەکان گا ناپەرستن، مار دەپەرستن وەک چۆن فیرعەونیەکان چاویان لێ دەکەن. دووەم، سەردەمی دووەم کە سەردەمی ڕاپەڕین و شارستانیەتی سۆمەریەکانە لە ژێر حکمی 21 مەلیکی گۆتی زاگرۆسی کورد. سێم، لە قۆناغی سێمدا هەر ئەم گایە لەلایەن میتراییەکانەوە کە خۆرپەرست و ڕووناکی پەرست بوون دەبێتە قوربانی بە شەریەت و مرۆڤایەتی لە هەر دڵۆپی خوێنی هەزاران گیان لەبەر و ڕووەک دروست دەبن. پیرۆزی گا لە لای زەردەشتیش هەرماوە و دەبینی وەک لەم دەقەدا بە دیار دەکەوێ بە دوو دەستی بەرزکراوەی پاڕانەوە ئێمە هەردووکمان دەروون و دەرونی مانگای دایک هانا بۆ خوای حەکیم دەبین، فەرمان بدا کە زەرەر نەگاتە مرۆڤی ئەمین. گاوانی گاڕان لە نێوەندی پیاو خراپانی دەورەیان داوە، پاشان کە سیمبولی خۆر و تیشتی ئاگر و بروسک دێتە سەر شانی خواوەندی بابلیەکانیش، هەروەها وێنەی ڕۆژیش لە لای فیرعەونیەکان بە پیرۆزی بە دیار دەکەوێت. قۆناغی ڕووناچی پەرستی ئاشکراتر دیار بێت.
ئاینەکان شێوەیەکی تر وەردەگرن جگەل ئەوەی کاریگەریەکەیان لەسەر یەک بە ئاشکرا دیار دەبێت. چوارەم، کەواتە ئێمە دەتوانین قۆناغی چوارەم بە قۆناغی ڕۆژ و ئاگرپەرستی میترایی بدەینە قەڵەم و لەگەڵ پیرۆزی و گەڕانەوەی سەرەتای ژیانی بۆ خوێنیگا. پێنجەم، کە زەردەشت دێت زەردەشتیت سەر هەڵدەدا وەک ئاینێک یەکسەر بڕوا بە خواوەندی تاک و تەنیا دەهێنێ. ئاهورامزدا هێزی ڕووناچی و ژیان و ناخ و فکر و ئەهریمەن هێزی تاریکی و مردن و بەڵا و نەخۆشیە. لە هەمان کاتدا دەبینین لە سەردەمی زەردەشتیشدا گا دەوری پیرۆزی خۆی ون ناکە. وەک کاتێ مرۆڤ دەستی بە مردوو دەکەوێت دەبێت خۆی بە میزی گا تاقیم بکە یان بشواتەوە کە دیارە دەبێتە ئاهورایی نەک ئەهریمەنی. یەکێ لەو چیرۆکانەی کە باسی سەربردەی زەردەشت دەکا ئەوەیە کاتێ زەردەشت لە دایک دەبێت گا هەست پێ دەکا و دژی ئەهریمەن دەوەستێ. بە قۆچەکانی دیارە هەر بۆیەش قۆچی گا لەسەر دەرگەی ماڵەکانی کوردەواری دەچەسپێنرا کە بێتە پارێزگار دژی ئەهریمەن و خراپەکانی. لە لاپەڕە 37 کتێبی ئەستورەیە زیندەگی زەردەشتدا هاتووە کاتێ ویستیان مەلۆتکەی زەردەشت لە ناو ببەن لە پێش گاڕانیان دانابوو تا لە ناو بچێ. گایەکی شاخداری گەورە کە لە پێشەوەی گاڕان بوو کە منداڵە ساوایەکەی دیت واتە زەردەشت یەکسەر ڕاوەستا و نەڕۆیشت کە گاوان هەستی پێکرد لەگەڵ دایکی زەردەشتی بۆ شوێنێکی ئەمین گواستەوە. کەواتە دیسان لە ئاینی زەردەشتیدا دەوری گرنگ و پیرۆزیگا هەرما بوو. لە کاتی قوربانی گۆشت خواردنی لەگەڵ هۆمی پیرۆزدا جۆرە تەقسێکی تریە بووە. پێنجەم، هەر لەو ساڵانەی دوایی پێش ئەوەی تراکتەر دابهێنرێت جووتیان بەگا دەکرد. لە کوردەواریشدا بە چاوێکی پڕ هەیبەت سەیری گا دەکرا و کاتێ نەخۆش دەبوو نوشتە و دوعای بۆ دەکرا. ئەمەش وەک زەرورەتی گا بۆ جوتیار کە لە کۆنیشدا وەک سیمبۆڵێکی پیرۆز پەیوەندی قۆناغە فکری و ئاینیەکان هەڵقەی یەک لە دوای یەک و کاریگەری هیزری کۆن لەسەر نوێدا. ئەمە وەک گا بە هەمان شێوە مانگ و ئەستێرە و ڕۆژیش بە هەمان شێوە لە سەردەمی سۆمەریانی ئاریدا پیرۆزی خۆی هەرپاراستووە تا گەیشتۆتە زەردەشت وەک چۆن خۆرپەرستی بۆ میتراییەکان ماوەتەوە ئاواش بابلیەکان تیشتی خۆریان لەسەر شانی خواوەندی حامورابی نەخش دەکەن. هەروە بروسکە و مانگ و سن و ئەستێرە و بەم شێوەیەش کە دەیبینین لەسەر دیواری دەخمەی قسن قەپان چۆن مانگ و ڕۆژ و ئەستێرە هەیە. ئاواش لە وێنەکانی سۆمەری مانگ و ڕۆژ و ئەستێرە دەبینین کەواتە شارستانیەتی زاگرۆسیەکان لەگەڵ سۆمەریەکاندا لە یەکتر جیا ناکرێنەوە. وەک چۆن ئەو سۆمەریانە ئاریایی سەرەتاین و توراسیان زیاتر بۆ کورد ماوەتەوە کە بەڵگەشمان چیرۆکەکانی بەرئاگردانە هەمان ئەفسانە و سیمبولی لە نێو دەبینینەوە. سەیری ئەم وێنەیە بکە کە چۆن مانگ و ڕۆژ و ئەستێرە لەسەرەوە وێنەی کێشراوە بە هەمان شێوە لە قسم قەپان وێنەی مانگ و ڕۆژ و ئەستێرە دەبینین و کاریگەریەکە بە ئاشکرا دیارە تا لەسەر ئیسلام و زاگرۆسیەکان. کەواتە دەبینین فەلسەفە و بنەمای ئاینەکانی زاگرۆس نشینان لەوانەش میدیاکان دەگەڕێتەوە بۆ سۆمەر و ئەو ئەفسانە و ئاینیانەی لە هیندستانەوە ئاریەکان ئەم دی و ئەو دیویان پێدەکرد و فکر و ئاینی تایبەتیان لێ دروست دەکرد. بۆیە هەمیشە شارستانیەتی ئەم نێوەندەی کوردستان کە ناوەڕاستی بێگەیشتنەوەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە پڕ ئەزموونتر و پێشکەوتوتر زێتر نزیکە لە واقع. هەر لەبەر ئەمەشە کورد هەمیشە ئەو بیر و باوڕە ئاینیانە هەڵدەبژێرێت کە لە ڕەوش و ئاو خاک و هەوای زاگرۆس وڵاتەکەی نزیکە. وەک فەلسەفە و ڕێنوێنی هەڵی بژاردووە بوونەتە بەشێک لە ئاینەکانی. بۆ نمونە ئاگر هیچ کاتێک لە لای فیرعەونی و خەڵکی بیابانیەکان پیرۆز نەبووە بەڵکو ئەدات و کەرەسەیەکی ئازاردان و ڕەمزی سزادان بووە. سوتاندنی جەستە لە جیاتی کردەوەکانی ڕەوان ڕۆح دەگەڕێنەوە پەراوێز. بەڵام دکتۆر نوری مرادی لە کتێبەکەیدا شێنعار ئەرض اللاهود و مەدفەن الئەسرار دەڵێ ڕێنوێنیەکانی مەسیحیش کاریگەری زەردەشتیان لەسەر دیارە وەک کاریگەری لەسەر یەحیا و مەسیح کە دەڵێ کوڕی خوایە و شەیتان دەسەڵاتی خۆی هەیە و دنیا لەسەر خێر و شەڕ دانراوە. لاپەڕە 36 ئوسوڵ الصائبە. دەگەڕێینەوە ناوەڕۆک کە لە لای زەردەشتیان زانیمان ئاگر پیرۆز بووە جەستەیان پێ نەسووتاندووە نەوەک ئاگرەکە پیس بێ وەک چۆن ئاو هەوا خاک پیرۆز بووە. بەڵام خاک لە لای ئاینی تریان بیابانیەکان جەستەی لە تێدا نێژراوە یان ئاو جەستەی مردووی فڕێدراوەتە ناوی کەچی وەک باسمان کرد لای زاگرۆسیان ئەمە ئاو پیس بوونە. بیابانیەکان خۆیان لە دەستگەرمای شوێنەکەیان بێزار بوون. چۆن ئاگر دەبێتە هاوڕێیان وەک دەبێتە هاوڕێی ناوچەی سارد و خەڵکی چیایی و گەرموگوڕی ئاتاشگەکانیان. بەڵام گا وەک بینیمان دەبێتە سیمبولی هاوبەش. فیرعەونیەکانیش ئاسمانیان بەگایەکی گەورە وێنا کردووە کە بنزگەکەی پڕە لە ئەستێرە و مانگ و خۆر خەڵکیش لە ژێریدا بوون کەواتە گەردوون لە شێوەی گایەک بۆ لەلایەن هەندێ سەردەمدا. دەبینین تیر و کەوان چەکێکی باش بووە وەک لەسەر پارەکانیان ڕادیارە.
هەندێک جاریش تەنیا نێزە واتە ڕەم بینراوە لە دەست سوپای ئاریان، بەڵام لەلای عەرەبان شیر واتە شمشێر سیمبۆل بووە. سەیری لەوەدانیە کە هەر کەسە و سیمبۆلێک هەڵبژێرێ. بەڵام سیر لەوەدایە کاتێ بیابانیەک سیمبۆلی خۆی لەسەر چیایەک یان خەڵکانێکی دەمدەریاکە کە سیمبۆلی پاپۆڕە بچەسپێنێ، یان وەک چۆن بتپەرستەکان لە نێوان خۆیاندا دەبوو بە جەنجیان تا هەریەکە بۆ ئەوی تریان بسەلمێنێ بتەکەی ئەو ڕاستە. ئەمە قۆناغێکی هەرزەکارانە بوو بەسەر سیاسەت و فیکردا تێپەڕی. بەتایبەتی دوورگەی عەرەبی لە پێش ئیسلامدا حاموڕابی خۆی بە مەلیکی هەر چوار لاو جیهان دەزانی. پەیکەرەکە وا نیشانی دەدا یاسا و پەیام لە خواوەند وەردەگرێ. بەڵام زاگرۆسیەکان جوانترین دروشمیان هێنایەکایەوە ئەویش بیری چاک و وتەی چاک و کردەوەی چاکە، گرنگیدان بە کشتتوکاڵ و ئاژەڵ بەخێوکردن و ڕەوەندایەتی یا ئاژەڵداری کە من بە ئاینی داهێنانی کشتتوکاڵی دەزانم و لە ڕێنوێنی دەقەکانی ئاوێستادا هەستی پێ دەکەین. بڵندایی و سەرچیا و ئاسمان پەرستی. لە ساڵی 1975دا لە کاتی شۆڕچی ئەیلول خانوێکم لە گوندی وەردێ لە بناری چیای هەڵگورد گرت بوو. لە چۆمانیش بەرپرسی کتێبخانە بوو. کۆمەڵێک نووسەر بڕیارماندا بچین بۆ سەر هەڵگورد کە بەرزترین چیایە لە ناوچەکەدا. وردە وردە ئەوان کشانەوە و من و حوسێن عارف ماینەوە کە دەبێ هەر بچین. کاتێک کە خەڵکی ناوچەکە بە مەیانزانی لە لای منیان درکاند کە هەڵگورد ڕێگا نادا بە هەر کەسێک بچێتە سەری ئەگەر ئیماندار و ساڵح نەبێ. وتم چیمان لێ دەکا؟ وتی چۆکتان لە کار دەخا. ئەمەم لەلا خوڕافیات بوو، گاڵتەم پێدەهات. تاکو ئێستاکە کە خەریکی نووسینەوەی ئەم چەندێرەم دەزانم لە لای فیرعونیەکانیش بڵندایی گرنگ بووە. وەک لە قورئانی پیرۆزدا هاتووە کاتێ فیرعون دەڵێ وقال فرعون يا أيها الملأ ما علمت لكم من إله غيري فوقد لي يا هامان على طين فاجعل لي صرحا لعلي أطلع إلى آلهة موسى وأني لأظنه من الكاذبين. بەڵێ لەو کاتەدا بوو کە فیرعون داوای خودایەتی دەکرد و لەو عەقڵەدا بوو کە لەسەر بڵندایی خوای لێ دیار دەبێ. بۆیە داوا لە هامان دەکا لە قوڕی سوورەوە کراوە سەرحێکی بۆ دروست بکە تا لە خوا نزیک بێتەوە کە لە ئاسمانە. سەرح لێرەدا بە مانای سەکۆیەکی بڵندێ یان دیدەبانی شوێنی بە دیارخستن و دیتن وەک ڕوانگەی بڵند. هەروەها حەزرەتی موساش بوو دەچوە سەرچیای توور سنین بۆ ئەوەی قسە لەگەڵ خوا بکە بە کەلیم الله ناودارەکەوەتە سەرچیات جێگەی قسە بووە لەگەڵ خوا نەک دەشتایی. خۆ هەر لەم کتێبەدا باسی ئەومان کرد چۆن میدیاکان لە سەرەتادا ئاسمانیان دەپەرست. بڕوانە لاپەڕە 147 هاشم ڕەزا کە دەڵێ ئاسمان کۆنترین خواوەندی میدیا و ئاریانە. هەر لە نێو ئەم ئاسمانش خواوەندی مانگ و ڕۆژ و ئەستێرە و بروسک خواوەندی تر هەبووە کەواتە لە زاگرۆسەوە ئەم نەریتانە چوونەتە میسر. ئەجینا مسریەکان لە سەرەتادا مردویان لە نێو گۆڕی نێوخاک دەشاردەوە، پاشان لە کوونە شاخان وەک دەخما، دواتر لە شێوەی چیا لە بیابانەکان هەڕەمیان دروست کرد تاکو تەرمی فیرعونی لە نێو دابنێن. وەک دەخما کەواتە هەر کاریگەری زاگرۆس و پێدەشتەکانی و لێواری ڕووبارەکانیەتی خاوەنی داهێنانە و کاریگەری کردوتە سەردەوروبەری. لەوانەش فیرعونەکان. جگەلەوەی کە کوردەکانیان میدیەکان ئاگری نەورۆز و سەرکەوتنیان لەسەر چیای پیرۆز کردوتەوە کە پاشان ئاگریشیان بۆ سەردەمێک پەرستووە. ئێستا لە نێو ناخی کووردە ئەم پیرۆزیە ماوە کاتێ سوێن دەخوا دەڵێ بەو ئاسمانە یان بەو ڕۆژەی کە ئەمە دیارە نەریتێکی ئاینی کۆنە لە ناخی کورد ماوەتەوە کە کاتی خۆی فیرعونیەکان لەگەڵ شارستانیەکانی تر و نەریتی تری زاگرۆس و بنەڕەتەکانی لە دیجلە و فوراتی ناوەند وەریان گرتووە. جگە لە زەقور کە لە ئاوێستای نەورۆز بە زاگورە جۆرە چیایەکە یا وەک شێوەی زاگرۆز بەچەند پێپلیکانەیەکی خێرا لە لافا و ڕزگاریان بکە کە کارەکەی لە هەڕەم جیایە. بۆ ڕزگاربوونە لە مردن وەک کوڕەکەی نوح درودی خوای لەسەر بێ یاخی دەبێت دەچێتە سەر چیایەکی بەرز لە خنکان ڕزگاری بێ. بۆیە گۆردەخمەی میدی لە هەڕەمێکی ئامادەکراوی سروشتی کە چیایە دروست دەکرا. بەڵام فیرعونیەکان چیاکانیان دروست دەکرد بۆ ئەوەی تابوتی بەردینی تەرمی فیرعونی لە نێودا دابنێن. ئێستاش لە لای کورد ئاسمان پیرۆزە و سوێندی پێدەخورێ و لە کاتی دوعاکردندا سەر بەرز دەکرێتەوە کە عەرشی خوایە ئەگەر چی خوا لە هەموو شوێنێکە و جێگە و مەکانی نییە. کەواتە ئاسمان جێگەی بروسک و هەورە تریشقەی ترسناکە، جێگەی باران و ڤارونە، ڕزق و خواردەمەنی و بەرهەمی کشتتوکاڵیە، جێگەی ڕۆژ و گەرمایە، جێگەی بەفر و گەرما و سەرما و مانگ و ئەستێرەیە. خوا شەوان بۆ مرۆڤی ڕازاندۆتەوە. دوای ئەوەندە ساڵە گەڕامەوە قوڵایی مێژ و بناری هەڵگورت کە سەرچیاکان هەمیشە پیرۆزن، هەمیشە کورد پاڵپشتی چیا بووە، هەمیشە چیا بڵندایی پارێزەرێکی میهرەبانی کورد بووە، هەمیشە پیرۆز بووە. ئێستاش کورد سوێن دەخوا بە ئاسمان بە ڕۆژ کە دەڵێ بەو ئاسمانە یان بەو ڕۆژەی لەسەر سەرمانە. بەڕێزان پێمان باش بوو ڕوونکردنەوەی وێنەکانیش بۆ ئێوە بخوێنینەوە گەرچی ئەوە دەقێکی خوێنراوەیە و ناتوانن وێنەکان ببینن، بەڵام وەکو ئەمانەتێک وەکو دەستپاچی بەرامبەر بە نووسەری مەزن
وامە بە باشزانی کە ڕاوەی وێنەکانیش بۆ ئێوە بخوێنینەوە. وێنەی سێم هەرەمێکی سروشتی لە کوردستان دەگەڕێتەوە سەردەمی میدیاکان کە تەرمی مردوانی پایەبەرز گۆڕدەخمەی لێکراوە. سەیری وێنەی مرۆڤەکە بکە کە دوعا دەکا بۆ مردووەکان دەپارێتەوە. دەخمە دروستکردن لە چیای سروشتی کە مسرەکان لەم چیایە بێبەش بوون چاولێکەری زاگرۆسیان و پێدەشتەکانیان دەکرد. ئەویش بە هەرەم دروستکردن بۆ تەرمی پاشا لە زیاتی چییە؟ وێنەی چوارەم دروستکردنی چیا بۆ شوێنی مردوو لە شێوەی دەخمەی پاشایی لە نێو هەرەمدا یان چیای دەستکرد. چێلەشین و چێلی تۆبزاوا لەسەر ڕێگەی هەوریشم. بەڕێزان، چێلەشین و تۆبزاوا لەسەر ڕێگەی ئاوریشم دانرابوون. ئەم ڕێگەی کلتور و ڕۆشنبیری ڕۆژهەڵات و ڕۆژاوای دەگەیاند بەیەک. گرنگی ئەم چێلانە لەوەدایە شارستانیەتیان لەگەڵ خۆیان نەقڵ دەکرد، لەوانش ئاینەکان. ڕاستە کوردستان بەلانچی مرۆڤایەتیدا دەنرێ کە هێندە کۆنە لە شارستانیەتی، جگە لەوەی کە دەکەوێتە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوە. سەرە ڕێگەی چین و گریک پێش ئەوەی هاتوچۆی دەریایی بدۆزرێتەوە. یەکێک لەو ڕێگایانە ڕێگەی ئاوریشمە لەگەڵ ڕێگەی بخور و بەهارات. بەهۆی ئەم ڕێگایەشەوە شارستانیەت و ئاینەکان بڵاو دەبنەوە. شارەکانی قەتار و کاروانی گەورە گەورە لە سووریا و حەلەب و حەما و حەمس ببوونە سەرجەوسەر بۆ وەرگرتنی ئەو کەرستانەی لە ڕۆژهەڵاتەوە لە چین و هیندستانەوە دەهاتن کە زۆربیان لە ڕووباری دیجلە نزیک نینەوە پایتەختی ئاشوریان دەپەڕینەوە. ئارامیەکان سەرڕای گواستنەوەی بۆن و بەرامە و بخور و بەهارات بۆ جەزیرەی عەرەبی زمانەکەشیان بڵاو دەبەوە لەبەر ئەوەی ڕووبارەکانی میزۆپۆتامیا زستانان و بەهاران بەلافا و پردەکانیان بەلافا و تێک دەدران. پردی کاتیان دروست دەکرد، دواتر پردی هەمیشەیی. لە سەرەتای دەبوایە بڵین هێرشی ئاشوریان بۆ سەر زاگرۆسیان هەوڵدان بۆ دەست بەسەرداگرتنی ئەم ڕێگەیە. لە کۆتاییدا میدیەکان دەستیان کێشا بەسەر ئەم ڕێگەیە، تەنانەت میلەتانی نێوان دوو ڕووبار بە حەریر یان گەورەی ئاوریشمیان دەگوت میدی کە دواکەس بوون لە هێنانی هەروە سیرق یان سیرکێک یان سیزوو بەمانای زەرد دەهات کە سیمبۆلی شارستانیەتی چینە. وشەکەش زوو زەرد لێک نزیکە. لە سەرەتای سەدەی پێنجەمی پێشزایندا دارا پاشای گەورە لەسەر ڕێگەی کۆن و نوێ تۆڕێکی گەورەی ڕێگەوبانی دروست کرد، لە هەمیان ناودارتر ڕێگەی مەلەچی بوو کە لەوانە لقێکی لە سووسەوە بۆ چیای زاگرۆس و هەمەدان دروست کرد. لە ساڵی 333 پێشزاین کە داراشکە لە شەڕە بەناوبانگەکەی نزیک هەولێر بەخۆی و ئەسپەکەیەوە بەرەو بەرزاییەکانی فارس هەڵات. کەواتە لێرەدا ڕێگەی ئاوریشم یان ڕێگەی مەلەچی بە دیار دەکەوێت کە دارا گرنگێکی پێدا بوو، جگە لە زۆر بەڵگەی تر کە دەڵێت دارویش پاش هەڵگرتنی هەندێک لە زێڕ و زیوی بەرەو ڕەواندز هەڵات، یان دارا بەرەو ئەکباتانە هەمەدان هەڵات کە پایتەختی میدیەکان بوو لەسەر ڕێگەی ئاوریشم. ئاشکراشە میدیەکان نیوەی سەروی زاگرۆسیان بەدەستەوە بوو دژ بە سووسی فارسی لە خوار و لە لاپەڕە 118 ڕێگەی ئاوریشم دەڵێ میلەتان تابلۆی ڕێنیشاندەری هێمان بۆ ڕێبواران دادەنە. ئەمەش بەڵگەیە بۆ بوونی چێلەشین و تۆبزاوە لەسەر ئەم ڕێگەیە. لە هەموو بەڵگەکان گرنگتر ئەوەیە ناوەڕۆکی نووسینەکانی ئەم دوو چێلە سروشتێکی ئاینیە، نەزریە، مێژوویی نییە کە بەمانەی ئەوە دێت ڕێگەکە زۆر کۆنتر بووە، ڕێگەی هاتوچۆ بووە. تابلۆکەیان چێلەکە هێنراوەتە سەر ڕێگە تا ڕێبواران بیخوێننەوە کە کاتی شوێنەکەم بەسەر کردەوە بەهۆی بەڕێز ئیسماعیل گەیلانی کە ئەرچی سەفەرەکەی گرتە ئەستۆی خۆی و شوێنەکەی نیشاندام. شوێنی چێلەکە شوێنەواری هیچ خان و دیواری لێ نەبوو کە بەڵگەی پەرزگا و شار بێ، تەنانەت شوێنەکەشی تەنیا ڕێگەیە و پانتاییەکی لێ نییە. ئەمانە هەموو وایان لێکردن بە دوای ڕاستیدا بگەڕێم و سەرەداوی ڕێگەکە بدۆزمەوە کە پێی دەڵێن ڕێگەی قەتار کە پێش 10 ساڵێک لەمەوبەر لە کاتی دۆزینەوەی دوینی ئەیوبیانی هەزبانی کاک مەحەممەد هەرچی منی بردە سەر ئەم ڕێگەیە کە لە کۆنیان ڕەشداگەڕاوە و لە نزیک دوین بۆ پاڵپشتی ئەمەش ئەلبێر ئەبوونا کە باسی جسر المەلیک لە دێر جسر دەکا لە نزیک گردمامک کە نزیکی شوێنەواری ئەم ڕێگەیە لە زرارەتی سەرزاوی سەرو دەڵێ ئەسکەندەری گەورە بەم پردەدا پەڕیەوە کە ڕەپەی داریویشی نابوو لە دوای سەرکەوتنی لە جەنجی کوکامیلادا. بەتڵی مۆز بەم شوێنە پردەی گوتووە کە کۆرخۆرە. هەروەها زوبێر بیلاری ڕەحمەتیش لە مێژووی هەولێر ئاماژە بەمە دەکە کەواتە سەرەداوی ئەم ڕێگەیە دەچێتە دوین جتون، سپیلک واتە دۆڵی خەلامبیا و دەشتە دیانە، دۆڵی سیدەکە مجێسر و نزیک ئەرادەن کە مێژوو باسی ئەم چێلانە دەکات لەگەڵ ڕووداوەکاندا کە چۆن ئورارتیانۆ مەلیک ئیشبۆئینی دەکا کە مەساسیر دەگرن کە دەکەوێتە نزیک ڕواندز و ئاشوریەکان دەردەکەون و ئەم چێلانە لەسەر ڕێگە دادەنێن 824 تا 811 پێشزاین. ئەمەشیان بەڵگەی گرنگیە، واتە هاتوچۆی بازرگانی وڵاتان و میلەتان هەر بۆیەشە بە دوو زمان نووسراوەتەوە تا ڕۆژهەڵات و ڕۆژئاوات تێی بگە. یەک لەم هێمایانەش کە چاکترین ڕێگەی پەڕینەوەن لە دیجلەوە بۆ بەرزاییەکانی فارس وەک مورگان دەڵێ چێلەشین و تۆبزاوە.
باسی ئەوم کردووە چۆن سوبح ئەلئاعشا لە کتێبەکەی باسی سێ چێڵ دەکات لە کوێستانی زەرزەریان لە مازگرد و مرد کە دەکا بەرازگرد و مامەڕوود کە نووسینی لەسەرەکە لەسەر ڕێگەی سەرەکی قەتاردانراوە. دیارە چێلی سێم ئێستا وونە. ئەم چێلە لە ساڵی 1940 زاینی ڕۆڵنسۆن کۆپی کردووە. لە ساڵی 1991دا دوومرگان قالبی لەسەری گرتوتەوە. پاشان لێمان بەباشی دەری خستووە و تۆبزاوە چێلێکە مەترێک و 11 سانتیمەتر بەرزە، 70 سانتیم پانە و 33 سانتیم ئەستورە. بەرزی قاعیدەکەی 30 سانتیم، لاکانی 62 سانتیم و 16 سانتیم. دەقا ئاشوریەی 42 دێرە هیدوو پاشایوانە پێشکەش بە خالیدی مەساسیر کراوە و سروشتێکی ئاینی نەزەریە. ئەم چێلەش کە ڕۆنسۆن باسی کردووە لەلایەن زێمێنێس لە ساڵی 1994 بینراوە، قالبی لەسەر وەرگیراوە. ئێمە لەبەرەوەی باسی گرنگی ڕێگەی ڕۆشنبیریمان کرد کە ڕێگەی ئەوریشمە، ڕێگەی بازرگانی و پەیوەندی ئۆڵ و ئاینەکانە لەسەر یەک، بۆیە لێرەدا بڵاومان کردەوە کە زەردەشت یەکێکە لەو زانە و پەیامبەرانەی کاریگەری ڕێگەی ئاوریشم و ڕۆشنبیری ڕۆژهەڵات و ڕۆژئاوای بەسەرەوە دیارە. ناو سەردەم و زێدی لەدایکبوونی زەردەشت. یەکەم ناوی زەردەشت بە زۆر شێوە تۆمار کراوە، وەک زەردەشت، زێتر لە لای کوردان زەرتشت، لای فارسەکان زارا ئۆشترا، لە نووسینەکاندا زەرد ئوسترا، زێتر لە لای ڕۆژئاواییەکان زارە، لە لای نیتشە فەیلسوفی ئەڵمانی و هەتا دوایی ناوی تری وەک هۆشەنگ کە ئاگری دروست کرد یان ئاگری هێنا وجود. باسی چەند کەسێک دەکرێت بە ناوی زەردەشت، وەک زەردەشتی یەکەم و دووەم کە ئەو زەردەشتەیە باسی لێوە دەکەین، یان زەردەشتی سێم کە دەڵێن ئیبراهیمە. وشەی زەردەشت وەک نازناوێکی ئاینیە لە دەقەکانی ئاڤێستادا بە ناوی سبیتانە هاتووە، یان بە شێوەی زەرتوشترا، و بەپێی شێوە زمانەکانی ئاریایی ئێستا بە شێوەی زەرتشت یان ئەشوو وەک پێشگری ناوەکە بە مانای پاک و بێگەردێ. سات هەشت نزدیسنا زەرتشت، زەردەشت یان زەرد ئوشترا کە لە دوو بڕگە پێک دێت. بەڕای هەندێک کەس لە مێژونووسان بە مانای خاوەن حوشتری زەردێ یان وشتری زێڕین یان ڕووناچی ناونراوە. بەڵام ئێمە دوای لێکۆڵینەوەیکی زۆر گەیشتنە ئەم ڕایەکەوە ناوەکە لە ئەستێرەی زەردەوە هاتبێت کە ئەستێرەی زەرد بە مانای خۆر و ڕۆژ دێ، چونکە تاکە حوشترێکی زەرد نەبووە لە جیهان تاکو و زەردەشتی پێ بناسرێتەوە. ئێمە هەر لە سەرەتادا لە نامیلکەکەمان بە ناونیشانی میتۆلۆژیای زەردەشتی و پاشماوەکانی لە کوردستاندا ئاماژەمان بەوە کردووە کە چۆن پیتی سین و شین جێگۆڕچێ دەکەن، وەک تەست بە فارسی تەشت، بە کوردی تەشتە. هەر لە نێو شێوە زمانی ئاریاندا یان ئیسلام بە ئارامی و ئاشوری ئیسلام بە کوردی و عەرەبی، سەلام بە عەرەبی، شەلام لە لای جووەکان و ئارامی و ئاشوریەکان کە هەر یەک بەرەن بەرەی سامیەکان. جگە لەم بەڵگانە هەمووی ئاشتار بە مانای ئەشتێرە ئەستێرە دێت، بە زمانی ئاشوری کە دەکاتە ئەستێرەی زوهرە کەوکەب زوهرە. بەمە بۆمان ڕوون دەبێتەوە لە ئەشتار مەبەستیان ئەستێرەی زوهرە بووە کە لە لای کورد بە ئەستێرەی گەلاوێژ دەژمێردرێ. بۆیە بەڕای ئێمە لەو کاتێککە پێش زەردەشت ئەستێرەی زەردەکە ڕۆژە پیرۆز بووە، بەڵکو پەرستراوە لەگەڵ ئاگرکەواتە کاتێ زەردەشت لە خۆرپەرستی بەرە و نوری نوران ڕووناچیان کە ئاهورامەزدایە هەنگاودنێ خۆی دەبێتە سیمبۆلی خۆی و سیمبۆلی ڕێگەی ڕووناچی دۆزینەوە، بەڵکو ڕێگەی ڕاستی. بۆیە زۆر ئاساییە ناوێکی وای لێ بنین کە لە خوار ناوی ئاهورامەزدا بێ. ئەویش خۆرە کە ئاستی دووە مردەگرێت لە ئاینەکەدا. بۆیە لەم حاڵەتەدا زەردەشت لە شوانی و حوشترەوانیە ئەم پلە ئاینیە وەرناگرێت ئەگەر ڕابردوویەکی ئاینی نەبێ، وەک زۆربەی پەیامبەرەکان کە لە پەرستگاکانی کۆنەوە سەریان هەڵداوە و ئاینی تازەیان بڵاو کردوتەوە، وەک ئیسا لە کەنیسەوە کە دایکی مەریەمە ڕاهب بوو، یان پەیامبەری ئیسلامی پیرۆز کە خاوەنی کەعبە بوون ئاینی بڵاو کردەوە. بەم جۆرەش زەردەشت لە بنەماڵەیەکی ڕۆشنبیری ئاستبەرزەوە ڕێگەی ڕاستی دەدۆزێتەوە کە تاکپەرستیە، مرۆڤەتی لە بتپەرستی ڕزگار دەکات. بۆیە دێمەوە سەر ئەو باوڕێی کە زەرد ئوسترا، زەرد ئوشترا لە ئەشتێرەی یان ئەستێرەی زەردەوە هاتووە کە کینایە بۆ ئاینی کۆنتر کە ڕۆژپەرستی بووە بەرەو ڕووناچیان، دروستکەری هەموو ڕووناچیەکان و جیهان. ئەگەر ئێمە زیاتر ورد بینەوە دەبینین ئەستێرە ناوێکی ئاریە لە لای فارس و کورد و ئینگلیزەکان ستار، کە ئەمەش خۆی لە خۆیدا کاریگەری ئاریانی بەسەرەوە دیارە. لە لایەکی تریشەوە کاریگەری دروشمی گریک و شارستانیەتی لێوار دەریای سپی کە چۆن دروشمیان خۆرێک بوو لە نێو بازنەیە کە دوو باڵ و کلچیە بوو کە بەمە خۆر وەک باڵدارێکە ئەم سەر و ئەو سەری جیهان دەکات. تەنانەت جیاوازی فرۆهەر یان ڤۆهمنای زەردەشتی تەنیا ئەوەیە مرۆڤێکی ڕیژدار لە جێتی خۆرەکە چۆتە نێو بازنەکەیەوە کە ئەمەش
ئەم گۆڕانکاری و کاریگەریەیە کە خۆر گۆڕاوە بە زەردەشت کە بەمە دەتوانێت بە زەردەشت بڵێ زەرد بۆسترا بەمانەی ئەو کەسەی لە شوێن ئەستێرە زەردەکە دانراوە کە خۆرە بەواتەی ڕووناکەرەوەی جیهان و ڕزگاربوون لە تاریکیە چونکە ڕەنگی زەرد هێمای خۆر و ئاگر و ڕزگاری ڕۆژهەڵاتن و گەرمیە لە کوێستانێکی ساردا. ئێمە باسی ئەشتاری ئاشوریانمان کرد. ئەلئەبقاشا دەڵێ ئاشور ناوێکی سۆمەریە لە لای ئاشوریاندا هیچ مانایەک نابەخشێ خواگەر سەیری ناوی زەردەشت و باوک و باپیرانی بکەین کە بەم جۆرەیە زەردەشت کوڕی پورشاسپ کوڕی پوترسەپ کوڕی ئوروتوسپ کوڕی هیچستپ کوڕی چیخشنوس کوڕی پیترسپ هەتا دوایی دەبینن ناوەکانی باوک و باپیرانی بە ئەسپ کۆتاییان دێ کە سەردەمی دۆزینەوە بە خێوکردنی ئەسپە دوای پیرۆزیگە بەمە بەڵگەیەکی ترمان دەکەوێتە دەست کە ئەسپ دەوری هەبووە نەک حوشتر لەسەر ژیانی زەردەشت و کاریگەری لەسەر دەوروبەر و نەتەوەکەی بەمەش زێتر لە بۆچوونی حوشتری زەرد دوور دەکەوینەوە لەمانەی ئەستێرەی زەردی پیرۆز نزیک دەبینەوە. زەردەشت خەڵکی ناوچەی ئورمەیە. ئور بەمانای شوێن شاردێ. ئورمێ ئورمانەکان کە گەورەترین شارستانیەتی مانەکان و میدیەکان لەم ناوچانە سەری هەڵدا و ناوەکەش وەک ئاربل کۆنە و بە هەر بەڵگە و بۆ هەڵ ئەڵقەی تەواوکەری یەکتر مانی ئاینی خۆی لامان ناوچە کە شوێنی خۆیەتی بڵاو کردەوە. ئەمەش بەڵگەیەکی تری ئەوەیە کە ناوچەکە شوێنی بیر و باوڕ و خودام پەیامەکانە شوێنی شارستانیەت و سەرە ڕێگەی ئاوریشمی نزیک کێلەشین و تۆبزاوە ڕێگەی هاتوچۆی شارستانیەتەکان هەڵکەوتووە. هەر لە ساڵانی 612 پێشزین ئاشوریان بەدەستی میدیەکان لەناو دەچن کە زۆر ئازاری بیت هەکار بەمانەی ناوچەی هەکاریان و پشت چیایی گارەیان دەدا. دووەم سەردەمی زەردەشت. دوورترین سەردەم کە باس کراوە دەربارەی سەردەمی ژیانی زەردەشت سەدەی 18می پێشزینە. نزیکترین سەردەمیش سەدەی 6می پێشزینە کە لە سێ سەرچاوە بۆمان هاتووە. یەکەمیان نووسینەکانی پەهلەوی، دووەم نووسینەکانی عەرەبی، سێەمیان یۆنانی. هەندێکیش بوونی زەردەشت دەگێڕنەوە وەک بیرونی کە دەڵێ لە پەیدابوونی زەردەشتەوە تا هاتنی ئەسکەندەر 258 ساڵ بین بووە. بیرونی دەڵێ بە دیارکەوتنی زەردەشت پێش هاتن و بە دیارکەوتنی ئەسکەندەر بووە بە 258 ساڵ. هەروە مەسعودیش بە هەمان شێوە باسی ئەمە دەکە بەڵام ئێمە ناتوانین 100% ئەمە بەڕاست بزانین. ئاشکراشەکەوە لە هاتنی ئەسکەندەر مەبەستیان ساڵی 330 پێشزین بووە کە وڵاتی ئاریان داگیر دەکا یان ساڵی مەرجی داریوشی سێم دوا پاشای هەخامنشیانە. بەگوێرە ئەم بۆ چوون و بیرروڕایەنە وەک لە کتێبەکانی پەهلەوی داهاتوە زەردەشت کە 77 ساڵ ژیاوە ساڵی وەفاتی 541 یان 556 یان 553 ساڵی پێشزینی بووە. بە گوێرەی مێژووی ئەسکەندەر یاخۆ سلوچیان و یان ئەستێرە ناسانی بابل زەردەشت 258 ساڵ پێش مێژووی سلوکی لەدایک بووە کە دەکاتە ساڵی 569 پێشزین. بەڵام ناکۆچی دەکەوێتە نێوان زانایەکی وەک هێرسفێلد و هیتر کە مێژووی لەدایکبوونی زەردەشت دەگێڕنەوە 258 ساڵ پێش هاتنی ئەسکەندەر. ئەویش بە گوێرەی ئەو کە کوڕۆژ لە ساڵی 539 پێشزین بابلی داگیر کردووە. سلوکیەکان لە ساڵی 311 پێشزین فەتحی بابلیان داگیر کردووە. بەڵام ئەمەشیان جیایە لەگەڵ بیرروڕایەکانی یۆنانیەکان یان وتەکانی بیرونی کە سەردەمی زەردەشت دەگێڕێتەوە بۆ 1080 ساڵ پێشزین کە ئەمەشیان لە مەنتیق و ڕووداوەکان دوورە. یان هەندێک سەرچاوی تر کە سەردەمەکە دەگێڕنەوە بۆ ساڵی 900 پێشزین یان دوورترین بیرروڕا کە دەیباتەوە بۆ ساڵی 1100 پێشزین. سێم زێدی لەدایکبوون و سەرهەڵدانی زەردەشت. دیسان سەرچاوەکانی عەرەبی و فارسی زێدی لەدایکبوونی زەردەشت بە ئیرانویچ لە قەڵەم دەدەن. یەکێ لەو شوێنانەی خاچی ئاریانی ئازەربەیجانە کە سوودیان لە سەرچاوی مزدیسنا و ئەدەبی فارسی جیم یەکتاران 1338 و لاپەڕە 79 تا 72 وەرگرتووە کە شوێنەکەی دەباتەوە خۆر ئاوای ئێران کە ناوچەی میدیایە واتە کوردستانی ئێستایە یا چیاکانی زاگرۆس کە زانایان بە چەندین بەڵگەی زمانەوانی و زمانی ئاوێستایە بە واتایەکی تر هیچ نیشانە و ئاماژەیەک نییە لە ئاوێستادا کە زەردەشت خەڵکی ڕۆژهەڵاتی ئێران بێ یان وڵاتی ئاریانشین بەڵکو بەڵگەکان وای دەسەلمێنن کە خەڵکی ئازەربەیجانە ئاتر پایگان ئەتروپاتین ئاتر یەکسانە بە ئاگر پایگان واتە شوێنی ئاگری زەردەشتی کە لە مێژوودا بە میدیای بچووک ناوی تۆمارکراوە ئەویش سەنتەرەکەی ناوچەی ورمێ. یەکەم کە گۆڕی دۆغدووی لێیە کە گوایە گۆڕی دایکی زەردەشتە. دووەم واگەر پێداگرین و وردبینەوە بیسەلمێنین ڕێیما ڕاگە ناوێکی مێژووی کۆم بێ و لە نزیک ورمەیە ناوەکەشی بکەینەوە لە ماکۆڕا ڕێیگە پێک دێت بەمانای شوێنی مانەوە و سەرە ڕێگە کە مەبەست ڕێگەی ئاوریشمە و
لەسەر ڕێگەی ئاوریشم بووە پاشماوەی ڕێگا یەکسانە بە ماراغا یەکسانە بە کە غە جێگۆرچەی پیتی گە کوردیە و دۆگ دووش بووە بە دۆغ دوو وشەکە لە داگ دایک نزیکە کە پیتی گێ ڕەسەنترە گەه شوێن پەیمان گەه پایگان گانی کانی کەواتە نزیکی مەراغا ڕێگە لە ئورمێ لە منتیق و هێزی هاتوچێ ئەو کاتی نزیکترە یا بە حاڵە کاتێ دەڵێن باوکی زەردەشت خەڵکی ڕێی بووە نەک ڕاگە کە شوێنێکی مێژووی مانەکان و مانی و میدیەکان و ڕێگەی ئاوریشم خواگەر ئەو بۆچوونەش لاواز بێ ئەوە دووبارە شوێن خوارزم لە هەموو بۆچوونەکانی بێبەڵگەتر و لاوازترە کە ناوچەی زەردەشت بێ یان ناوچەی هیرات هەرات یان هەر شوێنێکی تری بێبەڵگە کە مەبەستەکە دیارە و گومانی لێ دەکرێت بۆ ئەوەی زەردەشت لە خانەی کورد و کوردستان دوور بخەنەوە بیکەن بە بنەمایەکی نەتەوەیی بۆ خۆیان وەک چۆن سەلاحەدینیان دەکرد بە عەرەب و تورک و فارس تا زێدی باپیران دۆزرایەوە کە لە هۆزی زەرزاری و دوینی سەرسنووری ئازەربەیجانی کۆن و ئێست بە هەولێرە. جۆرەکانی ئاگر و ڕۆناچی لە ئاینی زەردەشتیدا. ئاگر وەک گیانلەبەرێکی گەش و سوور و جوان و گەرم و میهرەبانە کاتێ دەسووتێ لە زستانان مرۆڤ لە مردن ڕزگار دەکا لە شەوی تاریک مەشخەڵێک بووە بۆ ڕێگەوبان و ترساندنی درڕندەکان و نزیک نەبوونەوەیان لە خاو خێزانی مرۆڤ. ئاگر جگەلەوەی زۆر خواردن دەکوڵێنێ و دەبرژێنێ کەرەسەیەکی ژیانی تیانشینە بۆیە لە ژیانی مرۆڤی ئەو کاتەدا جۆرە پیرۆزیەکی وەفاداری هەبووە بەرامبەر بە ئاگر پاشان بۆتە سیمبۆلی سەرکەوتن و هێمای مانەبەخش کە لە دوورەوە نامە بدەن بەیەک لە کاتی هاتنی دوژمن و هەر مەترسیەک جگەلەوەی ئاگر لە کاتی بروسک و گەواڵە و بورکاندا و دارستان سووتانە جێگەی مەترسی بووە لە هەموو حاڵەتەکان ئاگر ئاتەشگا جێگەی کۆبوونەوە و دانیشتن و پەرستن و نەریتە کۆمەڵایەتەکانیان تێدا گۆڕیوەتەوە و نشونمای کردووە وەک زانیاریەکانی سەردەم هەر لە ئاتەشگاش ئاگریان بۆ ماڵەکان بردووە چونکە کەرەسەی پێکردنی ئاگر کەم بووە ئاگر ئیشکگری هەبووە نەکوژێتەوە وەک وتمان بە زەحمەت هەڵکراوەتەوە ئاگریش کوڕی ئاگر بوو لە ڕەسەنایەتی ئاگر لەگەڵ خۆر هەمان سوودیان هەبووە بۆ مرۆڤ کە تاریکی شەوی لاداوە بەمەش لە مەترسی تاریکی هەموو ڕۆژێ ڕزگاریان بوو و لەلایەن زۆر لە میلەتانی کۆنەوە ئەویش جێگەی پەرستن بووە اینجا ئەستێرە و مانگ لە لای بیابانیەکان کە بە شەو لەبەر گەرمای خۆر هاتوچۆیان لە بیابان کردووە کەواتە ئاگر لە لای بیابان نشینەکان سیمبۆلی سزادان و جەهەنەم بووە بەڵام لە لای چیا و بەفرنشینەکان دۆست و یاوەر و خۆشەویست بووە بە هەر حاڵ ئێستاش ئاگر وەک مۆم بۆ یادی لە دایک بوون و بە شێوەی مۆم و بە شێوەی ئاگر بۆ جەژنی نەورۆز هەمان کاریگەری و ڕێزی ماوە بەڵام دوور لە پەرستن کە لە قۆناغی گۆڕانکاریدا بەجێما و بووە هەنگاوێکی گۆڕانکاری فکری و فەلسەفی ئاگر لە لای هیندیەکان ئەفسانەیەکە وەک نێوانێکە لە نێوەندی خواوەند و مرۆڤدا بەڕای هیندیەکان ئیزاد خودای ڤێستا خودای ئاگر بووە و لە لای یۆنانیەکان ئاگر وستا یان هیستا پیرۆز بووە لە ڕۆژگاری زەردەشتیاندا ئاگر سەنتەری هەبووە بە چەندین جۆر بە پیرۆزی ڕاگیراوە کاتێ بە ناوی یەکەم ئاتەش بەهرام دووەم ئاتەش ئادەران سێم ئاتەش دادگا باسی لێوە کراوە ئێمە لە ئاڤێستای نەورۆزدا هەستمان بە ناوی بارام کرد کە ناوی یەکێک بووە لە پاشاکانی گۆتی یان لە لای سابیاکان کە بە ناوی بارام ڕەبە لە کتێبە پیرۆزەکانیاندا ناوی هاتووە پاشان چۆن هەر لە خواروی عێراق جاوانیەکان بە بارام دەڵێن وارام یان هۆزی وارامیەکان ناویان هاتووە چۆن لە سەردەمی ساسانیان سوپایەکی بەهێز بوونە ئێستاش ئەوان جافن تەنانەت یەکێک لە وارامیانە سەرکردایەتی وەرگرتووە لە سەردەمی ساسانیەکاندا کاتی ئێمە دەگەینە سەرناوی ئاتەشی دادگا ئاگرەکەی قسن قەپانمان دێتەوە یاد کە جۆرە ئاگرێکە بێ مەشخەڵ خڕ و خڕ وەک نورێک لە نێو دوو سەربازدا کە دەستی ئاشتیان بەڵند کردووە کەواتە ئەمە ئاتەشی دادگایە چونکە دەخمە لە لای زەردەشتیاندا بە مانای دادگا دێ شوێنی کۆتایی و دادگاییکردن پاشان ئارماند بە دیارکەوتن لە نێوان بەهەشت و دۆزەخدا ئەمە لە کاتی خۆیدا باسی لێوە دەکەین ئەوەی دەمەوێت بیخەمە بەرچاو ئاگری بەهرام پیرۆزیە کە تایبەتمەندی خۆی هەبووە ڕۆحانیەکان پارێزگاریان کردووە ئاگر وەک گوتمان ڕووناچی ئاسمان و خۆر و ئاگر و مانگ و ئەستێرە دەگرێتەوە کە نوری ئاهورامەزدایە تەنانەت ناوی پاشاکانیشیان بە ناوی ئاگر کردووە تەنانەت وەک لە یەسنا 62 بەندیدا هاتووە ئاگر نوێژی تایبەتی بۆ کراوە وەک لەم دەقەدا کە بە فارسی نووسراوە دەڵێ نەماز بە تۆ ئەی ئاتەشێ بزرگترین ئافریدەی ئاهورامەزدا واتە نوێژ و نزا بۆ تۆ ئەی ئاگر ئەی گەورەترین خوڵقێنراوی ئاهورامەزدا ئاگر پیرۆزێک بووە بە باوکی ئۆرمەزد ژمێردراوە چەند جۆرە ئاگرێکە بووە بۆ چینەکانی کۆمەڵ وەک یەکەم ئازەر گوشسەب دووەم
ئاگری ئەرتەشتاران سەربازان، سێم ئاگری کەشاوەرزان جوتیاران، چوارەم ئازەر فرێنبێخ ئاتەشگوستە. جگە لەمانەش ئەم ئاگرانە بەرامبەر ئاهورامزدا هەڵگیرسا بوون: ئاتەشی بەرزیسەوە، ئاتەشی هۆڤریانە، ئاتەشی ئور و ئەزیستە. سێم ئەزەرخشەن لە ئەفسانەی تیشتر ئیزەت ئاتەشی وازیشتە. چوارەم یانەوە ئاگرەی دژی دێوی وشکە ساڵی ڕادەوەستێ و بەرق و بروسکەیە کە دێوی سینجڕۆشی لە ناو دەبا بە ناوی سپانجاڕوش ئاتەشی سپێنیشتە. جگە لەمانەش 5 ئاگری مینویی هەبووە، وەک لە ئێسنا 17 بەندی 11 داهاتوە تەنانەت جەژنی ئاگریشیان هەبووە. بیرونی دەنووسی و دەڵێ لە کۆتایی زستان کە دنیا بەرەو گەرمی دەڕوا کە ئەو ڕۆژەی دوامانجی زستانە لەو مانگەدا دەبوایە خەڵکی بستنە ئاتەشگەکان و قوربانی پێشکەش بە ئاگر بکەن. ئەمە سێ ئاگریش بۆ موبەدان و ئازەرگوشسەب، ئاش، ئەرتەشتاران، سەربازان، کشاوەرزان، فرێنبێغ و ئاگری گشتاسب ئاتەشگەدەی سێ پاڵەوانی زەوی هەبووە. جەمشید لە فارس و کەیخسرە و لە ئازەربەیجان و سوکیسا کە دەڵێن لە خوراسان بووە باز لەو ئاگرش دەکەن کە ئەژدیهایەکی سوتاندووە. گۆڕ دەخمە و مەراسیم و ڕەفتار لەگەڵ مردوو. پێشەشی چەند زانیاریەکی پێویست. زاراوەی دەخمە لە ئاڤێستا و پەهلەویدا دەخمەشکی پێگوتراوە بەمانەی داغگا کە ئەو شوێنە بووە هندیەکان مردوەکانیان لێ دەسووتاند و وەک لە دانیشنامە داهاتوە دێگە بەمانای سووتاندن. بەڵام مۆغی زەردەشتیانی سەردەمی ئێستا ئاردەشێر ئەدەر کشسب دەڵێ لە دادگاوە هاتووە شوێنی دادگایی کردنی مردووان. پارسەکانی هیندستان پێی دەڵێن داخمۆ یان دەخمۆ کە ئاریەکانیش لە سەرەتادا مردوەکانی خۆیان دەسووتان کە لەگەڵ هندیەکان ژیاون وەک چۆن ئێستاکەش هندیەکان مردوەکانی خۆیان دەسووتێنن. خۆڵە مێشەکەشی دەکەنە نێو ئاوەوە. هەروەها لە ڤاندیداتدا هاتووە لە کۆندا جەستەی مردوەکانی خۆیان لە دوای مردن سووتاندووە. ئەمەش بۆ پاکبوونەوە لەو تاوانانەی لەسەر خاک و لە کاتی ژیان کردوێتی. فردۆسیش ئاماژەی بەم نەریتە کۆنە کردووە. هیرۆدۆتسیش ئاماژە بەوە دەکا کە لە سەدەی 5 پێش زایندا سووتاندنی جەستەی مردووان لە لای ئاریانی کۆندا گوناه بووە. ئەوانەی دژی براهماییەکانی هیندستان بوون و براهماییەکانیان بە زیندویی دەسووتاند وەک سزایەک بۆ بیر و باوڕەکانیان هەر لەبەر ئەوەی مردوەکانیان دەسووتاند ئەفسانەکانی دوای ئەو کاریگەریان کردە سەر ئاینەکانی دوای خۆی. ئێستاش دەخمەیەکی زۆر ماوە لە دەوروبەری شاری یەزد، یەکیان بە ناوی دەخمەی جمشید جاکسن لە ماستەر خودابەخشی بەهرام دەربارەی دەخمە نووسیویانە کە ئارامگەی پادشاهان و بازرگانان و کەسایەتیە بەناو بانگەکان بەجیا بووە یان دەخمەی سەربازیان و گەورە پیاوانیان ئەوانەی لە جەنگدا دەکوژران. لە سەردەمی ساسانیان دەخمەی تایبەتی کەم بۆتەوە بەڵکو هەمیان لە دەخمەی گشتی دانێژراون. جاکسن لە سەفەرنامەکەیدا کاتێ باسی دەخمەکان دەکا وەک دەخمەداراب کە قەڵایەکی بێدانیشتوان و سەرنشینە و باسی زۆر شوێنی تری وێران دەکا و یەک بەیەک ناویان دەبا. کاتێ باسی دەخمەکانی تر دەکا بە ئەبرەقۆ ناویان دەبا. جەمشید سروشیان لە فەرهەنگی بەهدینان باسی دەخمەیەکی نزیک گەبر دەکا کە گەڕەکێکی کرمانی ئێستایە بە ناوی ساردینۆ کە دەم بەدەم دەجێڕنەوە شوێنی شارنەوەی کۆمەڵێک زەردەشتیە کە لە هێرشێکی ئەفغانەکاندا کوژراون. ئەمەش بەڵگەی کوژرانی زەردەشتە لە جەنگی دژ بە ئەفغانەکان. هیرۆدۆتس لە سەدەی 5 پێش زایندا ئاماژە بە سووتاندنی لاشەی بۆگەنی دەکا و بە ژێرزەمینی مردووان و تابوتیشیان گوتووە دەخمە، کەواتە دەبێ ئەو ڕایانەمان لەبیر نەچێ کە باسمان کردووە لە پێشەکی ئەم نووسراوەدا کە هەمیشە لە کاتی لێکۆڵینەوەکەماندا پێویستمان پێی دەبێتەوە. باسمان لە کاریگەری هندیان کرد، پاشان دەخمەی تایبەتی بۆ پیاوانی ئاین و سەر کردە و پیا و ماقوڵان کە شوێنەوەرەکانیان ماوە و بە وێنە بەراوردکاری لەگەڵدا دەکەین کە هەر ئەمەشە وای لێ ئێمە کرد دوای دۆزینەوەی دەخمەی بلەی بارزان بیر لەوە بکەینەوە کە بەراوردێک لە نێوان دەخمەکاندا بکەین بۆ سەلماندن و ڕاستی دۆزینەوەکانمان لەلایەک و جۆرەکانی دەخمە لە لاکەی تردا. هەروە نهێنیەکانی دەخمەی قسن قەپان کە تا ئێستاش ناوی نەزانراوە لە چێوە هاتووە یان شیکردنەوەی ئەو سیمبوڵانەی لە سەریدا نەخشکراون و بەشێکە لە هونەر و مێژوو و فکر و شارستانیمە. هەروە کاریگەری لەسەر گۆڕستانەکانی هەولێر کاتێ ئیبن ئەلمستەوفی دەخوێنینەوە چەندین جۆر گۆڕستان لە هەولێر هەبووە، وەک گۆڕستانی کۆران و گۆڕستانی غەریبان و کاسبکاران و هەژاران و هەتا دوای. تەنانەت گومبەزیش لەسەر گۆڕی پیاوچاکان و سەرکردەکان کراوە وەک گۆڕی سوڵتان مزەفەر و شێخ محەممەد خوڕاسانی و شێخی چۆلی. بە هەمان شێوەش گۆڕدەخمەکانی قەچیەکان کە لە شاخ هەڵکەنراوە بۆ پاشا و پیاوانی ئاینی ئەو سەردەمە بووە. بەم چەند زانیاریە پێشەچیە کە هەندێک جار بە ناچاری دووبارە دەبێتەوە دەچینە نێو بابەتەکەمان کە بە مەراسیمی کفن و دفنی مردوانی زەردەشتی دەست پێ دەکەین لەگەڵ هەندێک زانیاری دەربارەی جەستە و ڕەوان. دەخمە و مردن و ڕەوان و جەستە.
پێشەوەی باز لە ئاینی کفن و دفنی زەردەشتیان بکەین دەبێت زانیاریەکیشمان هەبێ بەرامبەر بە ڕوانگە و تێگەیشتنی زەردەشتەکان لەسەر مرۆڤ و بەشەکانی لەش و گیانی. ئەی زەردەشتیان مرۆڤی زیندوو لەم 4 بەشە پێک دەهات: یەکەم تەن، دووەم گیان، سێم فروهەر فەرەوهەر، چوارەم ڕەوان. ئەم سێ ناوەش بە کوردی دەبێتە تەن بە واتای لەش وەک تەن، تەندروستی، دروستی لەش و جەستە. دووەم جان بە کوردیەکەی دەبێتە گیان. سێم فروهەر کە زاراوەیەکی زەردەشتیە باو نییە لەو سەردەمەدا. چوارەم ڕەوان بە هەمان شێوە کوردیە وەک لە ڕستەی ڕوحی ڕەوانم بە دیار دەکەوێت کە ڕەوان ڕوحی بۆ کراوەتە پێشگر بۆ تێگەیشتن لە ڕەوان. وەک حەق و ڕەوا بەمانەی حەق و عەدالەت بۆ تێگەیشتن کە وشەیەکی باو لەگەڵ وشەیەکی کۆندا لێک دراوە ئەگەر ورد بینەوە زێتر بەم جۆرەی خوارەوە زێتر لی دەدوێن. یەکەم تەن لە ئاوێستادا بە شێوەی تنوو هاتووە کە لە ئەندامەکانی لەش پێک دێ وەک سەر و پێ و دەست و قاچ و دەم و دان و گوێ و هەناوی مرۆڤ و هەتا دوایی. کاتی ڕەوان لە جەستە دەردەچێ هەست بە چی ناکە، بۆیە لە ئاینی زەردەشتیاندا پاراستنی تەنی مرۆڤ زۆر گرنگ بووە. ئەگەر گیان واتە ڕەوان تەنێ بەجێهێشت تەن دەبێتە شتێکی پیس و بۆگەنی. بۆیە زەردەشتیان لە دەقەکانی گاتا و دەربارەی ئاو ڕامزدا یەزدانی مەزن کە وشەکە لە ئەزێد ئەمەزدا ئێزدانی هاتووە بە مانای پیرۆز. مرۆڤ سوپاس و ستایشی نیعمەتەکانی خوا دەکا کە پێی بەخشیوە کە ژیان و ئابڕوومەندی و تەندروستی بەدەن پایەداری تەن و سەرکەوتنە. مرۆڤ لە کاتی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ دوژمن کە مرۆڤ دەبێتە خاوەنی بەختیاری و ماڵ و منداڵ و کاری باش و تەمەندرێژی، پاشان شوێنی چاکان و مرۆڤی باش بەهەشتی بەرینە. دووەم جان یان گیان کە بە زمانی ئاوێستایی پێی دەڵێن ئاهوو و پەهلەوی ئاخوو پێ دەڵێن کە هێزێکە تەوژم و هێز و چاڵاکی دەبەخشێتە بەدەن، کەواتە ئاهوو لە کوردیدا بەمانەی هێز و هەوادێک کە هەمان هەوایە وەک هەناسەی وەری دەگرین. بۆیە دەتوانین بڵین لە جیاتی هەناسە بەکار هاتووە. خۆگەر زانیمان هەوا وشەیەکە لە ڤاندیدات هاتووە کە هەوا وشەیەکی کوردیە، لە قوڵایی شاخ و دۆڵەکانیش سادەترین کورد بەکاری دێنێ، بەڵکو عەرەب وشەکەی لە کوردی وەرگرتووە. هەوا یەکێکە لە 4 ڕەگەزە پیرۆزەکان وەک ئاگر، خاک، ئاو، هەوا وەک خواردن، تەوژم و هێز دەداتە لەش، جەستە تەن. سێم فروهەر هێزی خواییە. ئەم زاراوەیە فارڤەهەر بە زمانی پەهلەوی فارڤەهەر یان پێگوتووە. فروهەر مەشخەڵێکە کە دەورەی خۆی ڕۆشن دەکاتەوە و ڕێنوێنی ڕەوان دەکات لە ژیاندا. هێڵی نەمریە. فروهەر نورێکە کە سەرچاوی ڕۆشناییە. فروهەر هەمیشە پیرۆز بووە لە ئامێزی ژیان کە پاچی و بەخشندەیی لەدەست نادا، بەڵام ڕەوان بۆی هەیە بەکاری ناشایستە هێمنی خۆی لەدەست بدە. لە کتێبی مزدیسنا فروهەر وەک پیرێکی نورانی خۆی پیشان دەدا، خاوەنی 2 باڵە کە لە نێو هەڵقەی حاڵگەڕاندایە. جەستەی ئەو پیرەمێردە باڵەکانی 3 چینە. لە هەندێک کتێبدا کە دەربارەی مزدیسنا نووسراون، هەر یەک لەو سیمبولانە تەفسیر و مانای خۆی هەیە کە بە مانای هومت و هۆخت و هۆرشت کە بەواتەی بیری چاک و وتەی چاک و کردەوەی چاک، وتن بە فارسی پەندارێنی گفتارێنی کرداری نیک هاتووە. وێنەکە حەڵقەکە لە دەوریدایە هێمای پیرەمێردی نورانی و لە حاڵەتی فڕین و گوزەرانی لە نێو دنیا و پەیوەندیەکانی دنیاوە هەیە. 3 چینی پەڕی خوارەوەی واتە پێیەکانی بە پێچەوانەی چاکەیە وەک دشمت و دشهۆخت و دژ و ڕشت کە بەمانەی هەزەر خراپ و گفتاری خراپ و کردار خراپ دێ. ئێمە لێرەدا دەگەینە دەرەنجامێک لەم دروشمە سەرەکیانەی زەردەشت کە بە شێوێکی سایکۆلۆژی هۆنراوەتەوە، چونکە کە مرۆڤ بیر لە چاکە بکاتەوە قسەش بە چاکە دەکات. کاتێک قسەی بە چاکە کرد بەرامبەر بە خەڵک پابەند دەبێ بە قسەکانی چاچی کە کردوێتی یان کە داوای چاکە دەکات، ناچار دەبێت کردەوەی چاک ئەنجام بدە. بەمانایشی دیکە چی لە ناخشە پۆڵ بدە ئەو زمان دەجولێنێ، پاشان کردارەکانیان وەک دەڵێن پەرداخ چی لە ناو بێت ئەوی لێ دەڕژێ. کەواتە زەردەشت وەک بەهرەمەندێکی گەورە ویستوێتی لە ناخەوە مرۆڤ پەروەردە بکات، تەنانەت کاتێ باز لە ئاگرەکەش دەکەین کە سیمبۆل و ڕەمزی پاچیە یان پاککەرەوەی گوناهەکانە، وەک چۆن جەهەنەم مرۆڤ لە گوناه پاک دەکاتەوە، یان وەک ئێستا بە گەرمی شت تاقیم دەکرێت، ئاواش تاوانباران دوای سزای ئاگر دەگەڕێنەوە بەهەشت. چوارەم ڕەوان لە ئاوێستادا بە ئارات یان ئۆرڤان هاتووە، بەمانای ڕوح دێ. زۆربەی ئەو گوناهانەی ڕۆژانە لەوەوە دێن یان بۆ ئەو دەگەڕێنەوە. کاتی ڕوح یان گیان گوناه دەکا، هەر ئەو پرسیارە نەک هەموو ئەندامانی لەشمان، بەڵام وەک دەزانین زۆر جار گیان واتە ڕوح پەند و گۆبەند بە ئەندامانی لەش دەکا و بەرەو گوناهیان دەبە. لە پاش مردنیش هەموو لاشەی مرۆڤ کە لە یەک دەترازێ و دەبێتە خواردنی مێرولە و تەیر و دڕندەکان، هەر جۆرە مەعدەنێک دەگەڕێتەوە شوێنی خۆی. ڕەوشی ڕەوان لە 3 شەوی دوای مردندا.
کاتێک کە مرۆڤ دەمرێ ڕەوانی ڕۆحی یەکسەر لە نێو بەدەندا واتە جەستەدا دەرناچێ و دوور ناکەوێتەوە هەتا 3 شەو و 3 ڕۆژان گیان پەیوەندی لەگەڵ ڕەوان دەکاتەوە واتە پاشان دەگەڕێتەوە لای خودانی خاوەن. لەم 3 ڕۆژەش ئەگەر گیانەکە گوناهکار نەبێ بە خۆشی دەباتە سەر، ئەوەی گوناهباریش بێ بە خەمباری، پاشان گیان لە تەن جیا دەبێتەوە و تەن لە سەرخاک دەمێنێتەوە. ئەمەش ڕای زۆربەی ئاینە مەزنەکانە و فەیلسوفە میتافیزیکیەکانە وەکو دانتی خاوەنی کۆمێدیای خوداییە. وەک باسمان کرد ڕۆژی چوارەم ڕەوان دەگاتە پردی جینڤات. پردی جینڤات لە کتێبی مزدیسنا دەڵێ پاش ئەوەی مرۆڤ دەمرێ و لە ڕۆژی حسابدا دەگەڕێتەوە لای خوای میهرەبان، دانیە گیانەکە بۆ سەر پردی جینڤات دەبا کە ئەزمونێکی تاقیکردنەوە و دادگایی کردنە کە بیرڕای ئەم ئاینە لە نێو زۆر ئاینی تردا دەدۆزێتەوە کە ئەم وشەیەش لە 21 پێکاتەوە کە بەمانای تاقیکردنەوە دێ. وەک بە نمونە کە کتێبەکەی مزدیسنای ئەزەردەشتیەدا لە ئێسنا هەفتاویەکی بڕگەی 16 وێسریت و بیسرات بەندی هەفتی بڕگە یەک هاتووە. ئەم مرۆڤەیان ئەمە ئافرەتەی کە جوانترین کاری ئەنجامداوە بۆ بەرژەوەندی جیهان، ئەی ئاهورا بە بەهەشتی شاد بکە و پاداشتی چاکی بدەوە بەرامبەر کارە ڕاست و چاکەکانی. هەروەها بۆ ئەو کەسانەی دوعایان بۆ دەکەم هانات بۆ دێنم لەگەڵ ئەوانە هەمیان لە پردی جینڤات دەپەڕمەوە. اینجا لەوێەوە گیانی پاک دەچێتە بەهەشت. ئینۆهێشت بەهەشت کە زاراوەیەکە لە ئاڤێستادا بەم جۆرە هاتووە و هەشتەم هیە شونام بەمانای شوێنی پاکبوونەوە. ئەگەر گیانەکە پیس و خراپەکار بوو دەچێتە دووزنگە بەمانای دۆزەخ دێ. بە کوردی کەوشەکان لە یەک نزیکن و شوێنێکیش لە نێوەندی دۆزەخ و بەهەشتدا هەیە بۆ ئەوانەی خێر و شەڕیان بەرامبەر یەکە کە لەم بینەدا ئازار نادرێن. شوێنەکەش پێی دەڵێن هی مستیکان تا ئەو کاتەی مسقاڵی خێر یان شەڕ بەلایکی ئەوی تریان زیاد دەکە یا بارەکە ساغ دەبێتەوە بەلای دۆزەخیان بەهەشت. ئەمە لە سەرچاوی مزدیسنادا هاتووە. ئێمە دەگەڕێینەوە سەر بیرڕاکانی موبەد ئەردەشێر کە مۆغێکی زەردەشتی و شارەزایەکی سەردەمی ئێستایە بەم جۆرە باز لە پردی جینڤات و بیر و باوڕەکەی دەکات و دەڵێ پردی جینوت زاراوەیەکی ئاڤێستاییە. جینڤات کە بەرامبەر بە زاراوەی پردی سیرات دێ کە زاراوەکە لە دوو وشایان بڕگە پێک دێت. پرد کۆسیرات یەکیان کوردیە، پرد ئەویتریان سیرات لە مەسیرەوە هاتووە بە مانای چارەنووس کە لێ پێچینەوە دەست پێ دەکات لەو کارانەی مرۆڤ لە ژیان ئەنجامی داوە. هندیەکانیش بە هەمان شێوە بیر دەکەنەوە لەو بڕوایەدان کە ڕەوان واتە ڕۆح لە ڕۆژی دووەمیدا لە لاشەی جیا دەبێتەوە و لە ڕۆژی سێمدا دەستێتە ئاسمان بۆیە نوێژی لەسەر دەکەن. لە میتۆلۆژیای ئاینی زەردەشتیان وەک موبەد ئەردەشێر باسی دەکا لە کتێبەکەی بەناوی مەراسیمی مەسەبی و ئادابی زەردەشتیاندا لە لاپەڕەی 205دا دەڵێ لە ڕۆژی چوارەمدا بۆ ڕەوانی مردووەکە دادگا دانراوە بە سەرپەرشتی مەهرایزیت یان مهر ئیزەت بە ئامادەبوونی فریشتەکان لەوێدا ڕەوان دادگایی دەکرێت. خۆگەر لەوێدا ڕوون بێتەوە ڕەوان لەسەر زەویدا کاری ڕاستی ئەنجامدا بێ ئەوە بە ئاسانی لە پردی جینۆت دەپەڕێتەوە. ئەگەر نا بە پێچەوانەوە مرۆڤێکی خراپ بوو بێ و کارەکانی ناپەسند بوو بێ ئەوە ناتوانێت لە پردەکە بپەڕێتەوە، یەکسەر دەکەوێتە نێو دۆزەخ و شوێنی سزادان. فەلسەفە و مەراسیمی مردوو بە شاخسپاردن لە لای زەردەشتیان. یەکەم، ئەگەر زەردەشتیەک ڕەوانی دەرچوو دەستەکانی لەسەر سینگی دادەنرێن، پێیەکانی جوود دەکرێن لە سوچێکی ماڵ دادەنرێ، ڕووپۆشێکی خاوێنی لەسەر تاپای بەدەنی وەردەپێچرێ. ئەو مرۆڤە پاک و ڕەفتار چاک بێت یان نا لەسەر تەختێک بە ئاوی داغ دەشۆردرێ. دیارە بەم شوشتنە میکرۆبەکانی لەشی دەکوژرێن تاکو و زوو تێک نەچێ. دووەم، ئەو کەسانەی خەریکی مەراسمی مردوو ناشتنن دەبن وەک گاهنان کاهینەکان کە دەبێت جوود بن یان 2 یان 3 یان 6. ئەوانە مردوو دەشۆن بە قوماشی سپی کفنی بۆ دەکەن، ئەویش بە ئامادەبوونی خاوەن ماڵ پاش ئەم مەراسیمە لە تابوت دادەنرێ یان گەهن کە لە فەلەس دروست دەکرێ. اینجا بۆ ئارامگا دەبردرێ. دۆست و خزمانی لە دوایەوە دەڕۆن و مردوو ناشتنیان بۆ دەخمە بردن بە ڕۆژ پەسەندترە لە شەو، بەڵکو مردوو بردن بۆ سەردەخمە بە شەو هەرپەسند نییە. ئەگەرچی ئێستا زەردەشتیان ڕێگایان داوە بە شەویش ئەم کارە ئەنجام بدەن. سێم، لە شوێنی نوێشکردن لەسەر مردوو 7 مۆم پێدەکرێ. موبەدەکان بە یاسا دەبێت 2 کەس بن کە بەرامبەر بە مردوو ڕادەوەستن. سرودی گاتەکان دەڵێنەوە مەراسیمی خۆیان جێبەجێ دەکەن و ئێستا کەش لەبەر ئەوەی مرۆڤ زۆر بووە شوێنەکانی داگیر کردووە جێگەی چۆڵکەم بووە و زەردەشتیان مردوەکانیان بە خاچیش دەستپێرن، بەڵام کە گۆڕ هەڵدەکەنن لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوایە کە سەری دەبێ لە ڕووی باختەر و ڕوشی لە لای ڕۆژ خۆر بێت. ئەم شوێنە بە زاد و مەرگ یان پەرش ناو دەبن.
ئێستا شوێنی زادومەرگ پەسەندترە لە لای زەردەشتیانی ئێستا. ئەم مەراسیمەش بە گوێرەی سەردەمی ئێستا و ناوچەکە گوندێنراوە، وەک چۆن میلەتانی پێشوو بە گوێرەی هەڵکەوتنی شوێنەکانیان مردویان ناشتووە. بۆ نمونە ئەوەی بیابانی بووە هەڵکەندنی قوم ئاسانە، یەکسەر مردووی خستۆتە ژێرخاک و وەک دانیشتوانی جەزیرەی عەرەبی لە پێش هاتنی ئیسلام و دوای هاتنی ئیسلام، بەڵام ئەوانەی لە نێو بەفر دەژین مردویان لە نێو بەفر دەشاردەوە. یان چۆن شاخ نشینەکان شاخیان بە زەحمەت پێدەکۆڵدرا لە شوێنی بڵندیان دادەنایان، ئێستا هەندێک لە هەندیەکان مردوەکانیان دەخەنە نێو ئاو یان دانیشتوانی دەم ئاو دەریاکان. یان وەک چۆن لە سەردەمی فیرعونیەکاندا هەڕامیان بۆ لاشەی پاشاکان دروست دەکەن یان کەڵەنی شاخەکان هەندێک جاریش بیابان. یان وەک هەندێک لە هندیەکان کە تا ئێستاکەش مردوەکانیان لە ڕێو ڕسمێکی تایبەتی دەسووتێنن، خۆڵە مێشەکەشیان بەسەر زەوی و زاردا پەر دەکەن کە کاتی خۆشی زاگرۆسیەکان پێشی زەردەشت هەمان ڕەفتار و ڕەفتاری جیاجیان لەگەڵ مردوەکانیان دەکرد. لە هەندێک سەردەماندا ئەگەر مردووەکە دەسەڵاتدار دەبوو وەک پاشا و مەلیک و خواوەند خواردن و کەرستەکانیان لەگەڵ دادەنان بۆ ئەوەی لە کاتی زیندوو بوونەوە بەکاری بێنن. لێرەدا بۆمان ڕوون دەبێتەوە کە هێندە حەزیان لە ژیان باە و لە کەرستەکانی بۆ و خزم و کەسیان دەستبەرداری ژیان نەبووینە و قەت نەگەیشتونەتە ئەو بڕوایی مردوو هەتایە زیندوو نەبێتەوە، بەڵکو بڕوایان بە جۆرێک زیندوو بوونەوە هەبووە یان نیوە زیندوو بوونەوە وەک تەناسوخ و دوناودون و کراسگۆڕی. بەبێ ئەوەی ئاینێک لە ئاسمانەوە ئەمەیان پێ ڕابگەێنێ، بۆیە هەمیشە بیرروڕاکان ناوچەیی بوون و دوور بوون لە یەک جۆر و ئاستی بیرکردنەوە. ئەمەش لە لاساییکردنەوەی سروشتەوە هاتووە، بە تایبەتی ژیانی ڕۆک و جیاوگوڵ و دار و دارستان کە چۆن هەموو ساڵێک لەسەر ڕەجی خۆیان زیندوو دەبنەوە و ئاواژ لەسەر ئەم بنەمایە ڕاکانیان بەرامبەر بە زیندوو بوونەوە بنیاد ناوە و ڕێخستووە. زەردەشتەکان شاخاوی بوون، زاگرۆسیان بوون، بەڵگەی زاگرۆسی بوونی زەردەشتا بە گوێرەی شاخ و خاچی شاخەوی ڕەفتاریان لەگەڵ مردووانیان کردووە، خەڵکی دەوروبەریشیان وەک فیرعونیەکان لە ئاسایی ئەوانیان کردوتەوە. مرۆڤ بەردەوام خۆی لەگەڵ سروشتی دەوروبەری دەگونجێنێ، بۆیە یاسای شاخاویەک لەگەڵ یاسای بیابانیەک یان دەم ئاوێک لە یەکتر جیایە تا دەگاتە جۆری ژیانیان سەرڕای ئەوەی کە مرۆڤ هەر مرۆڤە لە یەک جیهان دەدەژی، بەڵام جیهانێکی جۆراوجۆری جوگرافی. موبەت کاتێ باز لەوە دەکەکەوە لە یاسنا 31 بڕگە 11 داهاتووە دەڵێ هەنگامی کێ تو ئەی مازدا در ڕوزێ نخست از خیرەتی خیش جیهان وجدان و قوێ ئەندیشێ ئافریدی، هەنگامی کە زیندگانی را بە قالبێ مادی دەرئاوردی، وەختی کە تو کردار و ئیرادەی ئافریدی چنین خاستی کە هەر کەس بە حساب ئیرادەی خۆت ئەز ڕووی ئەحتیقادی باتنی ڕەفتار کونەت. دوایەم دەقەش دەڵێ لە مەجلیسێکدا کە باسی مەزهەبی زەردەشتیان دەکرد، یەکێ لە دۆستەکان پرسی ئایا زەردەشتەکان ڕیشتراشین چۆن دەبینن؟ منیش بە پێکەنینەوە وەڵام دایەوە گوتم پەیامبەری ئێمە ڕیشتراشینی داوەتە دەست خۆمان، هەر کاتی ویستمان بیتراشین دەیتراشین، هەر کاتێ نەمان ویست بیتراشین نایتراشین. زەردەشت مەبەستی ئەوە بووە پێڕەوانی خۆی واقعیانە پەروەردە بکە، ئەزیەت و ئازاریان نەدا، تاکوبیری چاک و گفتاری چاک و کردداری چاک ئەنجام بدەن، لە هەمان کاتدا ئازاری دەوروبەری خۆی نەدا، بەکار و پیشەی خۆی هەڵبستێ سوودی بۆ خۆی، بۆ کار و پیشە و وڵات و گەلەکەی خۆی هەبێ. لە نێو ئاریانی کۆندا و لە نێو زەردەشتیاندا مردو سوتاندن و مردو کفن و دفنکردن و دەخمەگوزاری باو بووە. لە سەردەمێک لە سەردەمەکانی سەرەتایی پاشان گشتی بووەتە دەخمەگوزاری. هۆی دەخمەسازی موبەد ئەردەشێری کە ئازارکەسەسب لە هەمان سەرچاوەدا دەڵێ ئێمەی ئاریانی وەکو هندیەکان و زۆر لە میلەتانی ئەوروپا کە لە ڕەگەزی گەورەی ئاریان باوک و باپیری ئەم میلەتانە لە دێر زەمانەوە لەسەر ئەم خاکەدا دەژین بە گەواهی ئاڤێستا. کتێبی مەسەبی زەردەشتیان کە بەناوی ئاریانویچ ناونراوە لە نێو زانە ڕۆژهەڵات ناسان و بیرروڕای جیاجیادا کە لەسەر ئەم بابەتەدا هەیە، ئەوەی لە نێو ئاڤێستاشدا باسی دەکا و لایەنێکی گرنگی ڕوون دەکاتەوە. لەو سەردەمانەدا دەمانگ کەش و هەوا زۆر سارد بووە، تەنیا 2 مانگ نەبێت کە هەواکەی مامناوەندی بووە. ئەم وڵاتەی زەردەش لەی ژیاوە شوێنی ئاریان کە مەبەستی ئێران و زنجیرەچیای زاگرۆس بووە، لەم شوێنەدا 10 مانگ زستان و 2 مانگ هاوین بووە کە زستان سەختترین جێچەڵی بۆ دانیشتوانی ناوچەکە ناوەتەوە. کاتێ ڤاندیدات باسی بردننی مردوەکان دەکا بۆ سەردەخمەکان، دەبوایە تاقی تایبەت دروست بکرێ بۆ تەرمی مردوەکان هەتا بەفر و باران کۆتایی پێدەهات، یان کە ڕۆژ خۆش دەبوو تەرمی مردوەکانیان دەبردە سەر دەخمە و لێواری شاخەکان کە ئامادە دەکرا بۆ ئەم مەبەستە. ئەگەر سەیری ئەم وتەیە و سەیری ڤاندیدات بکەین، کاتێ بۆ وەڵامێک دەڵێ هەر کاتێکێ لە مەزدیەسنا کان دەمرن، پێویستە
تاقێک دروست بکرێ بۆ دانانی تەرمەکە جا بۆ 2 ڕۆژ یان 3 ڕۆژ یان بۆ ماوەی مانجێک تا ئەو کاتەی باڵندەکان دەگەڕێنەوە و گژوجیاشین دەبێتەوە. ئاو دەست بە ڕۆشن دەکاتەوە و هەوا و خاک وشک دەکاتەوە. دوای ئەوە مەزلیسنەکان مردووەکانی خۆیان ببن بۆ سەر دەخمەکانیان. ئاشکراشە کە شاخەکان بەفردایان دەپۆشێ. خەڵکی شاخەکان نەیان دەتوانی بە ئاسانی مردووەکانیان بنێژن یان بیبن بۆ سەر دەخمەکان. وەک لە پێشتریش باسمان کرد، ئەوان فێر بوون مردووەکانی خۆیان لە بڵندایی شاخەکان دابنێن تاک و خەڵ و داڵاش و دڕندە بیخوا. ئێستاش لە هەندێک ناوچەی تبت لە چین بە هەمان شێوە ڕەفتار لەگەڵ مردووەکانیان دەکەن و ناینێشن. هەر ئەم سەرمە و ساردیەش بووە لەگەڵ نەتوانینی شاخکۆڵین و بە زەحمەت بوونی لە ناوچە شاخاویەکان ئاریان بیریان بەم جۆرە ڕەفتاریان لەگەڵ مردووەکانیان کردەوە یان فێرە دەخمەسازی بووینە. ئێمە لێرەدا ئەوە دەقۆزینەوە و دەڵێن کەواتە دەخمەگوزاری لە چێوەکانەوە لە زاگرۆس سەری هەڵدا و هەر بۆیەش ناوچەی سەرەوەی زاگرۆس پێی وتراوە ئازەربەیجان ئاتربایگان ئاتروپاتین بەمانای شوێنی ئاگر کە کینایە بۆ شوێنی ئاگری زەردەشتی و سەرهەڵدانی زەردەشتێت و زەردەشت بەخۆی کە زۆربەی زاناکان دەڵێن خاچی ناوچەی ورمەیە کە سەنتەری ئازەربەیجانی کۆم بووە کە شوێنێکی کوردنشینی زەردەشت بووە. ئاینەکەش بە جۆرەی کەش و هەوای ئەم ناوچەیە گونجێنراوە. نەکەر هێندە هەمان ناوچە کە شوێنی شارستانیت و سەنتەری مانناو میدیەکان بووە. دواتر ئاینەکە بۆ شوێنەکانی تر تەشەنەی کردووە بەپێی زمانی لە یەکتر گەیشتن و شێوەزارەکانی لە یەک نزیک. هەر لە نزیک و ڕۆژهەڵاتی ئازەربەیجان زەردەشت لە جەنگەکانیدا لەگەڵ ئەفغانەکان یان وەک هەندێ دەڵێن لەگەڵ تورکەکان شەهیدی بیرروڕا و بڕوای ئاینەکەی بووە. هەمان ناوچەش هەمیشە لە ژێردەسەڵاتی ئاریان و ئیمپراتۆریەتەکانی میدیا و هەخامەنشی و ساسانیا شوانکارەکان بووە. لە زەردەشتنامە بیرڤان بلۆگ ئێرنێستدا هاتووە لە دوای گاتاکان زەردەشت زراستر زەرد ئاستەر وتراوە کە خەڵکی ئازەربەیجان بووە کە یۆنانیەکان بە ئاترۆپاتین ناوەکەیان تۆمار کردووە. لە سەردەمی زەردەشت ئازروان بەمانەی پاسەوانی ئاگر و ئاگرەوان هاتووە. شوێنی لەدایکبوونی ئورمێ بووە کە دەکەوێتە ڕۆژئاوای ناوچەیە کە بە هەمان ناو بووە. لە یەکێ لە جەنگەکانی لەگەڵ تۆرانیان لە بەلخ کوژراوە. ئەمە تەواوی دەقەکە بوو. دەخمە یان دادگا. ئێمە کاتی هاتینە سەرباسی دەخمە پشتمان بە کتابەکەی موبەد ئەردەشێر ئازارگوش سەبەست کە موغێکی ئەو سەردەمەی زەردەشتیانە. سەرڕای هەستکردنمان بە شارەزایی و ڕازگۆیی بەڕێزیان وەک دەڵێن وشهد شاهد من أهلها واتە گەواهی دەرێک لە خۆیانە. بەڵام مانای ئەوە نییە لێکۆڵینەوەکەمان لەسەر ئەمان دەڕاوەستێ و ژێدەر و کتێبەکانی لەسەر زەردەشتیانی نووسراوەتەوە پشتگوێ بخەین یان زانیاری دید و بۆچوون و شوێنەوارە نوێیانەی کە لەسەر دەخمە بە تایبەتی دەخمەی بلەی بارزان و لێکۆڵینەوەمان لەسەر دەخمەی قسم قەپان و وردەکاریەکانی زۆر بە وردی و شڕۆڤەکردنی وێنەکانی لەسەر کۆمپیوتەر و گەورەکردنی بە سەدان جار تا وردبوونەوە لە چۆنیەتی دەمە چەکوچەکانی هەڵکۆڵینی هونەرمەندەکەی ئەو سەردەمە. هەروە خوێندنەوەی بیرروڕای جیاجیا و کتومەتی ژوەک ڕاهاتووم نەکەوتمە داوی ڕاستسەرچاوە یا باسەکان بە دەقاودەقی. تەنیا پاشتاو توێکردن و بەراوردکارێکی ورد پەسەندم کردوون. دەخمە بە زمان و هزری زەردەشتیان بە مانای دادگاتێ بە مانای شوێنی دادگاییکردنی مرۆڤ لە دوای کۆتایی هاتنی بەژیان و ئەو کردەوە چاک و خراپانەی کردوونی. لە هیندستان پێی دەڵێن دەخموو، لەسەر چاوە ئەوروپیەکاندا پێی دەڵێن توێر ئۆف سلێنس بە مانای بورجی بێدەنجی یا تاوەری یان تەپۆڵکەی یان بڵندایی بێدەنگەکان بە واتای دی خامۆشان دەهی خامۆشان دەهم کۆخم. لە هەندێک جێڕانەوەی دەم بەدەمی زەردەشتیاندا دەخمە بە ناوی ڕۆژی خورشید نگرشنە هاتووە کە لەم دواییە جۆرێک لەو دەخمانەیان لەسەر چێوێکی بڵند لە ناوچەکەیان بینا کردووە. لە ناوەڕاستیدا جێگەی ستوودەدان ئێسکدان هەیە وەک ئەوەی یەزد، بەڵام دەخمە کۆنەکانی میلی و سەردەمی ساسانیان لەسەر شاخێکی گونجا و بەرز یان قەت شاخێکی تەختە شاخ دروست کراون. هەموو مردووەکان بە یەکسانی دانراون. جۆگەی ئاوەڕۆک و شوێنی پیاوان و ئافرەت و منداڵ بە ئاشکرا دیارە بە جوێرەی بەژن و باڵاکە دیاری کراوە و ماوە وەک دەخمەی بلەی بارزان یان دەخمەی ڕۆژئاوای ورمێ یان دەرەلێر. بۆ نمونە سنووری کۆتایی دەخمەکان بۆ شوێنی پیاو بووە وەک لە وێنەکەدا بە دیار دەکەوێت. شوێنی ناوەڕاست بۆ ئافرەت تەرخان کراوە. شوێنی دەوروبەری ستوودەدان بۆ منداڵان تەرخان کراوە وەک چۆنیەتی پلەی خێزانی کە منداڵ لە ناوەندی ماڵ و باوشی دایک و جەرگەی خێزان بووە. اینجا ئافرەت دواتر پیا و پاسەوان پارێزگار و نەترس و چەتری خێزان بووە وەک باڵادەست. سوودەدانیش جێگەیەک بۆ ئێسک و پرووسچی مردووی لە مێژینە و ناسراوەکان بووە لە پاڵ مردووی تازە بۆ نەترسانی منداڵ لە قوڵایی خێزان و خزم و دوای مردنی. جۆگە لە دەورەی دەخمە هەڵدەبەسترا شوێنی جۆگەکە لە شاخەکە نزمتر دەبوو. بە مەسافەی بستێک و هەموو جۆگەکانیش دەچوونە نێو گۆڕ دەخمە.
هیچ کاتێک ئاوەکە لەسەر نزمایی دەخمەکە نەدەڕژاو یان وای لێ نەدەهات بپەڕێتەوە. ئاوە ڕۆکەکە دەچوە نێو گۆڕ و دەخمە شاخاویەکە نەک بچێتە دەرەوە ئاو خاک و ئاگر پیس بکە کە ئێستاکەش گۆڕدەخمەی بلەی بارزان بە هەمان شێوە ماوە ئاوی لێ بەم جۆرە کۆنابێتەوە بچێتە دەرەوە هەرچەندە بارانیش زۆر بێ. بەو نزمایەی ناوەندیشیان دەگوت سەرادە. ئێمە گەرچی دەزانین ژیان و پێویستیەکانی وا دەکات زۆر گۆڕانکاری ڕوو بدا لەگەڵ ڕەوشی تازەدا بگونجێت تەنیا لەو ئاینانەدا نەبێت کە وشتی و نەگۆڕانیان بە گوێرەی سەردەم و نەگونجانیان دەبێتە هۆی لاوازبوون و لە ناوچوونی ئەو ئاینە، چونکە ئەمە دەبێتە کۆسپێک لە بەردەم پێشکەوتن و شارستانیەتی سەردەم و گۆڕانکاریەکان. بۆیە لە یەزد دەخمەیەکیان لەسەر شاخ کردووە و دیواریان بۆ کردووە. سوودان لە ناوەڕاستی دوور لە ئاوایی دەرگەیەکی نزم عەبدوڵڵا موبەلیغی ئابادانی لە کتێبەکەی مێژووی ئاینی زەردەشت لە وەرگێڕانی وریاقانە دەڵێ بەو دەخمانەیان دەگوت دادگا، زەردەشتیەکانی هیندستانیش پێی دەڵێن دەخم و ئەوروپایەکانیش بورجی خامۆشان. بە هەمان شێوە لە کتێبەکەی ڕاسە زیهنێر مامۆستای زانکۆی ئۆکسفۆرد ئەزەرداشتی ئەلفەجر ئەلغروب هاتووە و دەڵێ دوای ئەوەی ڕوح 3 ڕۆژان و 3 شەوان لە دیار ئەو تەختە شاخەی مردووی لەسەردادەنێن ڕادەوەستێ لە ڕۆژی چوارەمدا بە هاوڕێتی سروشای پیرۆز ڤای پیاوچاک ڤەرثەرغنا ڕوبەڕووی تێکشکێنەری ئێسک دەبنەوە، هەروە ڕوبەڕووی ڤای خراپ و ئەهریمن خراپ ڤرێسشت و وزشت کە نیزەیەکی خوێناوی بەدەستەوەیە. دواتر ڕۆح دەگاتە پردی سیراتی بڵند و ترسناک کە چاکەکار و خراپەکار لەوێدا ڕوبەڕووی بغز و چینە دەبنەوە کە نیزەیەکی خوێناوی سپیە و هەروەها ڕوبەڕووی تێکشکێنەری ئێسک و پروسک دەبنەوە کە هەموو گیاندارەکان قوت دەدات. کەواتە ئەم تەختە شاخە یان دەخمەیە سەرەتای دادگاییکردنی مردووە لە لای زەردەشتیان. دەخمە لە نێوان هیندیەکان باو بووە. موبەد ئەردەشێر ئاماژە بە بڕگەی 2 کردەی 8 دەکات لە پاشا ئاتاڤا ڤیدا دەخمەش لە دوای ئەزمونێک هاتووە کە نەخۆشی کوشندەی وەک کۆلێرا و ڕەشانەوە و خوریکە و سۆریکە و سوورێژە و ئەو نەخۆشیانەی زۆر تەشەنەیان دەکرد یان مەترسیدار بوون کە سەرتاپای خاچی دەگرتەوە واتە شار و دیهاتەکان. مرۆڤەکان ناچار دەبوون دەست لە مردووان نەدەن چونکە دەستلێدانیان تووشی نەخۆشی و مردنی دەکردن. بۆیە تەنیا مرۆڤی خاوەن ئەزمموی وەک موغەکانی زەردەشتی مەراسیمی مردوو سپاردن بە شاخیان ڕادەپەڕاند و خۆیان بە میزیگا تەحقیم دەکرد. دیارە میزیگا نهێنێکی تێدا بووە بۆ کوشتنی میکرۆبەکان، هەر بۆیەش ئەو شوێنەی مردووەکەی لێ دەمرد بۆ ماوەی 2 ساڵ نەدەچێنرا. ئەم نەریتە زۆر کۆنە. تەنیا هانایان بۆ پاڕانەوە ئەوەندەکان دەبرد بۆ چاکبوونەوە. زەردەشتەکانیش بە هەمان شێوە و هەموو ئاینەکانی تری جیهانیش کە بە سەدان ئاین دەبێ و تاوەکو ئەم سەردەمەش هانا بۆ خواوەندیان و خودایان دەبن، هانا بۆ بتەکانیان دەبن و قوربانیانی پێشکەش دەکەن و کاتێ دەیان دیت نەخۆشیە کوژندەکان بە کۆمەڵ خەڵکی دەکوشت لە پێشی هەڵداهاتن. بەڵام سەرڕای ئەمەش لە نێو ئاریانی کۆندا و بە تایبەتی لە سەردەمی زەردەشتیاندا 5 پلە پزیشک هەبوو کە موبەد ئەردەشێر لە لاپەڕە 221 هەمان سەرچاوە بەم شێوەیە باسییان دەکات. جۆری پزیشکەکانی سەردەمی زەردەشتیان: یەکەم ئاشۆ پزیشک، ئاشۆ بە شەزوو کە گرنگی دەدا بە پاکوخاوێنی و پاراستنی تەندروستی ڕێنوێنی و چارەسەری. دووەم داد پزیشک، یەکێ لە ماناکانی واژەی دات و بشەزوو یاساکان بوو کە ئەم پزیشکە بە گوێرەی نەریتی تایبەتی کار و پیشەکانی لە چارەسەرکردنی بیماران بەشداری دەکرد. یەکێ لەو یاسایانە یاسای بێشنام بوو کە لەو ماوەیەدا کە بیمارستان خەستەخانە لە خەڵکی دوور بوو ئەو دەبوایە بە تەنیا بژی بووە، تەنانەت قاپ و قاچاغەکەشی دەبوایە کەس دەستی لێنەدا یان بیشوە. ئەم مەراسیمەوە دەنرابوو بە ڕۆژ بیمارستانەکان دابخرێن. کارت پزیشک یان بریمپێچ، ئەم پزیشکە ئەندامانی لەشی عملیات و چارەسەر دەکرد. لە دەرکردەی هەفتەی ڤاندیدادا بڕگەی 36 تا 40 باس لە کاری نەشتەرگەری و بریمپێچی دەکات کە چۆن یەکێ لە نەشتەرگەر و پزیشکەکانی ئاریان توانیویەتی کاری ئەم جۆرە بریمپێچی و نەشتەرگەریە گەورەیە بکە لە کاتێکدا کە پێشتر کەسێکی تر لە غەیری ئاریان نەیانتوانیوە ئەم کارە بەم جۆرە سەرکەوتوانە بە ئەنجام بگەێنن. چوارەم ئورو پزیشک، ئەم زاراوەیە ناوی جیایەکە وەک موبەد ئەردەشێر شی دەکاتەوە کە دیارە ئەم پزیشکە چارەسەری بەگژوجیا کردووە. مانترە پزیشک، مانترۆ ئیشەزوو، مانترە وشەیەکی ئاسمانی و مانترە پزیشک موبەدێک بووە کە بە خوێندنەوەی دەقەکانی ئاوێستایی نووش و شیفای بەخشیوە بە نەخۆشەکان. وەک بۆمان ئاشکرا دەبێ وەک چۆن لە هیندستان بە هەزاران پیاوی ئاینی کە سەر بەو سەدان ئاینی جۆراوجۆرن خەریکی دوعا و نزا و جادوگەرین. زۆربەی ئاینەکان لەسەر بنەمای چارەسەری بە دوعا خوێندنەوەن و بڕوایان پتەوە. دیارە ئاواش لە سەردەمی ئاینی زەردەشت بەم جۆرە مرۆڤی ئاینیان پزیشکی تایبەتە بووە بە خوێندنەوەی دەقەکانی ئاوێستا چارەسەری نەخۆشیەکان بکە. نەک هەر هێندە بەڵکو کاریگەریان لەسەر کۆمەڵ هەبووە.
کە لەو سەردەمەیەدا کۆمەڵگەی زەردەشتی ماڵی بە پاک و خاوێنی ڕابگرێ و پاش هەر مردوویە کە بەڕێی دەکەن نساب بکەن بە مانای خۆیان لە پاشماوەی مردوو ڕزگار بکەن ئەگەر داوەموویەکیش بێ لە پاشماوەی مردووەکان مابێتەوە. جگە لەو یاسانەی لە مەڕ پزیشکان یاسایەکی تایبەتی هەبوو کە بە گوێرەی ئەو یاسایە پزیشکەکان بۆیان نەبوو چارەسەری دێوپەرستان بکەن یان هەر جۆرە نەشتەرگەریەکیان بۆ ئەنجام بدەن، تەنیا دەبوو چارەسەری مزدیسناکان. هەروەها هەر کاتێک پزیشکی توانی چارەسەری مرۆڤێکی ئیماندار بکە ئەوە پاداش شتێکی مەزنی وەردەگرت لەلایەن مۆغەکانەوە، ئەویش دوعا و پیرۆزکردن بوو بۆ ئەم کارەی کە ئەنجامی دەدا. واتە پاداشتێکی معنەوی وەردەگرت نەک مادی. ئەگەر ئێمە لە نرخی چارەسەری پزیشکان ورد بینەوە دەبینین نرخی تایبەتیش بۆ پاداشتی ئەم پزیشکانە دانراوە و نرخەکەی گران بووە. بۆ نمونە ئەگەر پزیشکی سەرۆکی خێزان چارەسەر بکە پاداشتی بەقەت گایەکی ئاسایی دەبێت. ئەگەر پزیشکی سەرۆکی ناوچەیەک چارەسەر بکە پاداشتەکەی بەقەت نرخی گایەکی مامناوەندی دەبێت یان گایەکی دەدرێتێ. ئەگەر پزیشکی سەرۆکی ناوچەیەکی چاک کردەوە نرخەکەی گایەکی بەنرخ دەبێت. ئەگەر پزیشکی سەرۆکی وڵاتێکی چاک کردەوە دەبێت پاداشتەکەی بەقەت نرخی عارەبانەیەکی گەورە بێ کە 4 ئەسب ڕای دەکێشێ. ئەگەر پزیشکی ئافرەتێکی سەرخێزانی چاک کردەوە پاداشتەکەی کەرێکی شیردار دەبێت. ئەگەر پزیشکی ئافرەتێکی خێزانی سەرۆکی گوندێکی چاک کردەوە پاداشتی مانگایەکی شیردار دەبێت. ئەگەر پزیشکی ئافرەتی سەرۆکی ناوچەیەکی چارەسەر کرد پاداشتی ماینێکی شیردار دەبێت. ئەگەر پزیشکی سەرۆکی خێزانێکی گەورە چارەسەر بکە پاداشتی بەقەت نرخی گایەکی زۆر چاک دەبێت. لە کۆتاییدا دەڵێ ئەی ئەسپی تاما زەردەشت ئەگەر چەند پزیشکی هاتن یەکێکیان ویستی بە نەشتەرگەری نەخۆشەکە چارەسەر بکە ئەوی تریان بە جیا و گوڵ واتە گژوجیا ئەوی تریان بە دوعا و پاڕانەوە وتەی خوایی چارەسەری بکە ئەوە ئەم کارە چارەسەریەکانە. جەستەی مردوو خاک پیسکردن. لە هەمان سەرچاوەدا لە لاپەڕا 85 زەردەشت پرسیارێک ئاراستەی ئاهورامزدا دەکا دەڵێ ئەی دروستکەری جیهانی جەستەکان ئەی پیرۆس دوای تێپەڕبوونی چەند ماوە ئەو خاکە پاک دەبێتەوە کە مردووی لە سەردانرا بوو کە بە تیشتی ئاسمان وەرپێچرا بوو ڕووی لە خۆر کرابوو. ئاهورامزدا وەڵامی دایەوە ئەی زەردەشتی پیرۆس ئەگەر مردوویەک لەسەر خاک دانرا ساڵێکی بەسەردا تێپەڕی بوو بە ڕووناچی ئاسمان وەرپێچرا بوو ڕووی لە ڕۆژ کرابوو ئەوە ئەو خاکە پاک و بێگەر دەبێتەوە. زەردەشت ئەی داهێنەری جیهانی جەستەکان ئەی پیرۆس دوای دانانی لاشەی مردوو لە ژێر خاکدا دەبێت چەندی بەسەردا تێپەڕێ تاک و خاکەکە پاک دەبێتەوە. هەرمەزت وەڵامی دایەوە ئەگەر مرۆڤێکی مردوو بۆ ماوەی 50 ساڵ لە ژێر خاک دامایەوە ئەی ئەسپی تاما زەردەشت ئەو کاتە خاکەکە پاک دەبێتەوە. ئەی داهێنەری جیهانی جەستەکان ئەی پیرۆس دوای دانانی مردوەکان لە سەردەخمە ماوەی چەندی دەوێت تا خاکەکە پاک دەبێتەوە. هەرمەزت وەڵامی دایەوە پێشەوەی ئەو جەستانە تێکەڵ بە خاک بن هەر کەسێ لە جیهانی زیندواندا هاندا ئەی ئەسپی تاما زەردەشت بۆ تێکدانی دەخمەکان ئەگەر هاتو مرۆڤێک ئەو دەخمانەی ڕوخاند بەقەت جەستەی خۆشی بێ ئەوە کفری کردنە لە بیر و باوەڕی خۆی کفریە لە وتەکانی کفریە لە کردەوەکانی بەڵام سزای بیری خراپ لە وتەی خراپ سووکتر و هی وتەی خراپیش لە کردەی خراپ سووکترە. دەرحەق بەم مرۆڤەت کێشەی نێوان دوو ڕۆح بەکار ناهێنرێ ئەهریمەن ئازاری نادا کە دەچێتە بەهەشتیش ئەستێرە و مانگ و ڕۆژ پێشوازی لێ دەکەن منیش پیرۆزبایی لێ دەکەم من داهێنەر هورمز بەم وتانە پێشوازی لێ دەکەم. پیرۆز بێلێت ئەی مرۆڤ ئەتۆ لە جیهانی مردن و لە ناوچوون چوویتە جیهانی نەمری. ئەی داهێنەری جیهانی جەستەکان ئەی پیرۆز ئەهریمەن لەکوێیە؟ ئەو کەسانە لە کوێن قوربانی پێشکەش بە ئەهریمەن دەکەن؟ کام شوێنە ئەو شوێنەی چەتەکانی ئەهریمەنی لێ دەبارێ؟ چەتەکانی ئەهریمەن پێکەوە هێرش بۆ سەر کام شوێن دەبن؟ لە کام شوێن چەتەکانی ئەهریمەندا دەبەزن بۆ ئەوەی 50 و بە سەدان و بە هەزاران و بە زیاتر و بە ژمارەیەکی لەبن نەهات و خەڵک بکوژن؟ هۆرمز وەڵامی دایەوە ئەو شوێنە دەخمەکانن ئەی ئەسپی تاما زەردەشت ئەو شوێنەیە لەسەر خاک کە مردووی لەسەردا دەنێن ئەهریمەن لەم شوێنەیە ئەم شوێنە ئەو مرۆڤەی لێیەکەوە قوربانی پێشکەش بە ئەهریمەنەکان دەکا ئەو شوێنەیە کە ئەهریمەنەکانی لێ دەبارێ چەتەکانی ئەهریمەن پێکەوە هێرشی بۆ دەبن لەو شوێنە چەتەکانی ئەهریمەن دادەبەزن بۆ ئەوەی 50 و بە سەدان و بە هەزاران و بەڕبە و بە ژمارەیەکی زۆری لە ژماردن دەرچوو لەسەر ئەم دوخمانە ئەی ئەسپی تاما زەردەشت ئەهریمانەکان زجیان پڕ دەکەن و بەتاڵ دەکەن وەک ئێوە ئەی مرۆڤەکانی سەردونیا وەک چۆن ئێوە خواردن لێدەنێن و گۆشت بە برژاوی دەخۆن بەم شێوەش ئەهریمەنەکان ڕەفتار دەکەن ئەو بۆنەی کە هەڵی دەمژی ئەی ئەو مرۆڤانەی کە لە دەخمەکانن ئەوە بۆنی خواردنی ئەوانە چونکە خۆشی ئەوان لەم شوێنەدایە بەم جۆرە
ئەم بۆنە پیسانە دروست دەکەن لە بۆنی دەخمەکان. لەم دەخمانە نەخۆشیەکان پەیدا دەبێت، نەخۆشی گوڕیبوون، تای گەرم و نائەزا، تای سارد و تاولەرز و چرچولاوازی و بێنمودی و خوریکە لەم دەخمانەدا لە دوای ڕۆژ ئاوابووندا درەندەترین پیاوکوژان کۆ دەبنەوە. بەم جۆرە لەم دەقەی سەرەوەدا کە لە ڤاندیداد وەرگیراوە بۆمان ڕوون دەبێتەوە کە دەخمە هەروها مردووەکان جێگەی مردن و سەرچاوی مردن بوونە، بۆیە کەس نزیکیان نەدەبەوە. لە موبەت مۆقی تایبەت زیاتر کە دیارە ئەو کاتە کە زانستی و هەستی تەندروستی نەبووە، بەڵام بە میزیگا خۆیان تاقیم کردووە بەسەر میکرۆب و نەخۆشیەکانی دەخمەدا زاڵ بووینە کە عەرەبەکان بە تاعونیان دەگوت ڕەمحجن، ئێستاش بەم نەخۆشیە دەڵێن کۆلێرە، زگچوون و ڕشانەوەی سەخت. بۆیە تەرمی مردویان لە خاکدا دەناشت بۆ تێکەڵ نەبوونی لەگەڵ پیرۆز و پیزنەکردنی جەستەیان نەدەسووتاند و هەروها هەندێک لە هەندیەکان بۆ ئەوەی ئاگر پیز نەبێ کە ئاگر پیرۆزە لەلایەن نەیان دەخستنە نێو ئاو تاکو ئاو پیز نەبێ، وەکو هەندێک هیندی و لە میلەتانی تریش کە جەستەی مردوو دەخەنە نێو ئاوی ڕووبار یان دەریاکان لە ئاوەدانیش دووریان دەخستنەوە تاکو و ناوچەکە بۆگەن نەکاو. ئەو کاتەش مرۆڤ ژمارەیان زۆر کەم بوو، جەستەی مرۆڤیان دەبەردە سەر شاخ کە لەلایەن خاچی چاندن و کشتتوکاڵ نەبوو، بەڵکو مرۆڤ وەکو ئێسکی شاخ وشک بووە لەگەڵ جەستەدا تێکەڵ نەدەبوو، شوێنێکی چاک بووە بۆ جەستەدانان و ڕزگاربوون لە پاشماوەی مردوو. هەر بۆیەش لە گۆڕە شاخانەیان ئەو گۆڕەپانانەی لە شاخ خۆش دەکران وەکو دەخمە بەکاردەهات، چونکە گۆڕ وشەیەکی کۆنە دواتر لە جیاتی وشەی قەبر بەکاردەهات، چونکە قەبر هەڵکەندنی خاکە. عەرەبەکان یەکسەر مردویان دەخستە ژێر قوم و زیخی گەرمی بیابانەکان و شوێنیان سارد و شاخاوی نەبوو. بە بەڵگەی ئەوەش کاتێ سەلمانی فارسی عەرەبە مسلمانەکانی فێری هەڵکەندنی خاندەق کرد بە دەوری مەکەدا، بۆیە کاتێ مردوویەک مردووە لە ماڵێکدا کە ڕەشماڵێکی ڕەوەندا نەبووە کە کورد ئەو کاتە زۆربەی ڕەوەند بوون، گەڕاون بۆ دۆزینەوەی دەخمەیەک، پاشان ماڵەکەیان بەڕاستن و لەبان و سەبر یان هەنار یان هەر گژوجیایە کە بۆنی خۆش بووە تاقیم کردووە. سرودێکی زەردەشتیانە کە موبەد لە ڕێگەی دەخمە و نسادەرکردن دەیگوتەوە. دوای پاکردنەوەی ڕێگەکان نۆدەرکردن بە چاوی سەجی زەرد موبەد ئەم سرودە دەڵێتەوە: ئیسا ئاهۆ ڤائریۆ ویستی خواوەند بنەمای خێرە، خێرەکانی ڤۆهۆمنۆ لەو کارانەی کە ئەنجام دەدرێن لەم جیهانە لە پێناو مەزدا ئەوەی یارمەتی هەژاران بدا وا دەکە کە ئاهورا مەزدا حکم بکات باڵا دەست بێت. ئەی مەزدا، ئەی پارێزگار، ئەی مزدا بمبەخشە و بم دەرێ لەو کاتێک کە خراپەکاران بە چاوێکی نەتروکا و سەیرم دەکەن. چێم هەیە لە ئاگرەکە زیاتر و لە ڤۆهۆمنۆ ئەوانن بەکارەکانیان چاکە دەپارێزن. ئەی ئاهورا مەزدا، هیدایەتم بدە تا ئاین بکەمە پەیڕە و بنەما کە ڤرئسم ژا ئەو سەرکەوتووە چێیە ئاینەکەت دەپارێزێ. ئاشکرا کە من بە ڕێگا نیشاندەری هەردوو خانوو یا ئارمانجم، دەبا ئۆسرا و ئوشا لەگەڵ ڤۆهۆمنۆ بێت تاکو بمان پارێزێ و ئەو کەسانەی ئەو دەیەوێ بیپارێزێ ئەی مزدا، لەو کەسانە بمان پارێزی کە ئازارمان دەدەن. هۆ مەزدا، هۆ ئەسپی تا ئەرمانتی، تەفروتون بە ئەی دێ و دروجی ئەهریمەنی، تەفروتون بە ئەی سەر چاوی ئەهریمەنان، تەفروتون بە ئەی دروستکەری ئەهریمەنەکان، تەفروتون بە ئەی ئەو کەسەی ئەهریمەنان پەروەردە دەکەی، تەفروتون بە لاکەوە ئەی دێ و درنجەکان بڕوخێ و لاکەوە، تەفروتون بە هەتا هەتایی لە ناوچەکانی سەر و. لە دوای وتنەوەی ئەم سرودا بەڕست یارانی مەزدا هەرمزیاران دەتوانن لەم ڕێگەیەدا بە خۆیان و ئاژەڵی بچووک و ئاژەڵی گەورە و پیا و ژنان ئاگری کوڕی ئاهورا مەزدا و دەستکە جیای تایبەت کراوە، دوای ئەوە هەمویان دەتوانن لەم ماڵەی مەزدادا خواردنی گۆشت و شەرابی پاک و خاوێن ئامادە بکرێ بەبێ ئەوەی گوناهەیەک ڕوو بدات. زەردەش لە نێو شارستانیەتی میدیاکاندا سەری هەڵدا. ئێمە ئەگەر سەیری شارستانیەتی میدیەکان بکەین کە ئێستا لە سەرتاسەری ئێراندا تەنیا هەمەدان ئەکباتان پایتەختی مێژووی شارستانیەتی ناوبرا و ئاریایی دەزانن، جگە لە موردەکاریانەی لە مۆزەخانەکاندا بەجێماون، لەو کەرستە مێژوویانەش کە لە زیوێ دۆزراونەتەوە جێگەی سەرسامی ئەرکۆلۆجیست و مێژوونووس و گەشتیارانن. تەنانەت ئەو کاسە زێڕینەی سەری وەک شێر وایە و سەدان ملوانکە و کەرسەی هونەری ئەو قەڵاتە بەرزەی زیویە چۆن ئاویان بەم شێوەی سیفۆن بەرز کردوتەوە بۆ نێو قەڵات، یان ئەو دیوارە مەزنانەی هەمەدان کە هێندە بەرینن مرۆڤ سەرسام دەکەن کە دواتر دوای ئەوەی غارگرفتۆم بینی بۆم ڕوون بووە ئەم دیوارە بەرینانە کە لە خش دروست کراون ئەمانە مانایەکی شارستانیەتی گەورە دەبەخشن، لەوانە کە دیارە میدیەکان شاخاوی بووینەوە حەزیان لە گەرمان نەکردووە، بۆیە ئەم دیوارە بەرینە قوڕانە کەشێکی فێنچی لە هاوینە و گەرمی لە زستاندا بۆ دروست کردوون. هەر ئەوانیش خاوەنی ئەم جێگە دەخمە میدیایە نەبووینە کە زۆر بە دیقەت و زانایانە و هونەرمەندی دروست کراون. تەنانەت لێواری دەخمەکان
سێ چین بووە، واتە چوارچێوەکەی کە زەردەشتیش هەموو بنەماکانی لەسەر سێشت بنیادناوە سەرەڕای ئاقیدی ئاگرەکانی و دروشمی سێمانەی بیری چاک و وتەی چاک و کردەوەی چاک ژێری هەر ئاتەشگایەک سێ چین بووە، هەر دەرگایەک هەر چوارچێوەیەک بۆ شوێنێک لە شوێنەکان سێ پلە بووە. ئەمە خۆی لە خۆیدا هەمان مانا و مەدلولی فەلسەفی دەبەخشن جگە لەو دەخمانەی وەک دەخمەی ئیسحەق وەند لە کرماشان و دەخمەی دکان داود کل داود کە دەڵێن گۆڕدەخمەی دوو پادشای ماد بووە کە ناوی ئاشتیاگ لە پەڕە 23 گۆڕدەخمەی کرماشان کە وردە گۆڕدەخمەکانی شاهانەی میدیەکانی شێوەی هونەری پەیدا دەکا ئەگەرچی ئێمە دەورەی کاریگەری مانەکان لەبیر ناکەین کە شارستانیەتێکی سەقامگیریان پێکەوە نابوو کاتێ میدیەکان وردە حکمیان گرتە دەست سوودیان لە هەمان مانتیان وەرگرت بوو کە بەشێک بوون لە نەتەوەی خۆیان تەنیا بەدەسەڵات جیابوون. مانەکان زوو تێکەڵاوی میدیەکان بوون. بڕوانە میدیا دیکۆنۆف بۆ زانیاری سارگۆنی دووەم مادای بە مادی تۆمار کردووە و ناوچەکانی تری مادی ئاین گۆتیۆم واتە گۆتیەکان ناو دەبا لە 350 میدیە. مادەکان ئەگەرچی بە دێوەچی ناویان بردوون ئاگر و ئاسمان پەرست بوون کە لەو سەردەمەدا مۆغەکان توێژێکی گەورە و بەدەسەڵات بوو، حکمیان بەدەستەوە بوو. هەروە لە سەردەمی مادا هەر لە نێو ئەواندا دەسەڵاتیان بەربڵاو و باڵادەست بوون پێش ئەوەی زەردەشت پەیدا بێ. کەواتە میدیە دوو سەردەمیان هەیە لە سەرەتادا کە دێوێکیان پێدەگوتن دێوەچی بەمانەی دێوپەرست هەر بۆ زانین لە سەردەمی بڵاوبوونەوەی زەردەشتێتیشدا بە دیوسنا ناوبراون. تەنانەت ئەگەر پاشماوەی ناوەکە دیوسن ئێزیدیەکان کە لە مێژووی تۆمارکراوی سەردەمی ئیسلامیش تا ئێستاش بەداسنی ناویان دێ کە ئەسلی ناوەکە دەگەڕێتەوە بۆ سەردەمەکانی میدی بەمانای دژی مزدیسنا کە ئاهورە مازدا و خێرپەرست بووینە. بۆیە زەردەشت سوودی لە شارستانیەتی میدیای هەردوو سەردەم بۆ میسیۆلۆژیای ئاینەکەی وەرگرتووە. هەروە ئەو دروشمەی لەسەر گۆڕەبەردینەکەی نزیک سەحنا لە نێو کتێبی میدیا وەرگرتووە لە پەڕە 65 میدیا وەک ئەوەی ئاهورە مەزدایە، بەڵام وێنەی مرۆڤەکانیان زەردەشتی لە ناودا نییە، تەنیا خرایتەکە وەک سیمبۆلی خۆرە کە لە پاشتر گۆڕانکاری زۆری بەسەرداهات تاکو لە لای ئاشوریانیش بەکار هاتووە لەژێر کاریگەری شارستانیەتی ڕۆژهەڵات و بەرەو ئەوروپاش پەڕیوەتەوە. ئەم سیمبۆلانە و بیر و ڕای فەلسەفی و هەمانجی پیرۆزی ئاگر و خۆر لە لای هەردووکیان جۆرە دروشمەکانی سەر نەخشەکانی بە سێچین نەخشێنراوە. بەڵگەی لێگنزیکی شارستانیەتی ماد و کاریگەری لەسەر زەردەشتە. دوای گەڕانم لە بەشی ئێران لە پشکنینی شوێنەوارەکاندا بۆم ڕوونبەوە گشت شوێنەوارەکان دەگەڕێنەوە بۆ سەردەمی ئۆرارتۆ پاشان نزیکبوونەوەی لە مەهابات و لە ناوچەی مەهابات و کرماشا و سەقەز تا دەگاتە هەمەدان. هەمووی جێپەنجەی شوێنەوارەکانی دەخمەی میدیای تێدا بە ئاشکرا دیارە. ئیتر لەوێەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە شارستانیەتی میدیا لە زەردەشت کۆنترە. هەروە شارستانیەتی زەردەشت دەبێتە نوێشتر سەرتووی باسەکەمان بۆ لێککردنەوەی دەخمەی زەردەشتیان و میدیەکان. سیمبۆل و نەخشەکان ئەو ناوچانەی خواروی ئێران دەگرنەوە بۆ کە کاتی ئاینی زەردەشت دەبێتە ئاینی دەوڵەت. بەڵام لە سەرەتادا ئاینی زەردەشت کە سەر هەڵدەدات کرچووکاڵە. لەوێنەکان بە دیار دەکەوێت لەوێنەکانی قسم قەپان واتە گۆڕی بەردینی عەدالەت. هەروەها دەخمەی بارزان ئاوی ناچێتە دەر بە پێچەوانەی گۆڕەکانی میدیا کە ئاویان دەچێتە دەر. دواوتە کاری سەرسام لێکۆڵینەوەیەکی مەیدانی زانستیە پشتی بەستووە بە دەها سەرچاوی ئاینی و مێژووی زەردەشتیانی زاگرۆس نشین بە دەها وێنەی شوێنەوەرەکانیان لەگەڵ بەراوردکاری گۆڕدەخمەکانی دەوروبەری کوردستان لە قۆناغەکانی مێژووی فکری و ئاینیدا لە جیهان بە تایبەتی و زەردەشتیانی زاگرۆس نشین و کورد و کاریگەری لەسەر فێرعونیەکان و ئاینەکانی شاخ و بیابان. سەرسام ناوێکی تری هەبوو بۆ کتێبەکەی ئەویش زەردەشت پەیامبەری میدیان لە ڕوانگەی گۆڕدەخمەکانەوە. لەگەڵ داوای لێبوردنمان لەبوونی هەرکەم و کورتیەک چونکە سەرسام خۆی نەیتوانی دوجار پەیدا بچێتەوە. زەردەشت عەبدولخالق سەرسام 25/12/2008. سوپاس و پێزانینم بۆ هەموو ئەوانەی کە دڵسۆزانە هاوکاری باوکمیان کردووە ئەگەر بە وشەیەکیش بێ. زەردەشت سەرسام. لێرەدا هاتینە کۆتایی کتێبی گۆڕدەخمەکانی میدیا و زەردەشتیان و ڕێوڕەسمی مرد و سپاردن بە شاخ نووسینی عەبدولخالق سەرسام. هیوادارین سوودی لێوەرگرن.